بینەرانی زێدە عزیزی کەناڵی کوردستان 24 و بەرنامەی کابینەی نوێم سڵاوتان لێبێت. خۆشحاڵم جارێکی تر هاتمەوە خزمەتتان وەکو بەڵێنمان پێتان داوە هەموو شەوێک لە 90 خولەکدا قسە لەسەر خەم و کێشەیەک دەکەین کە بەلای ئێوەی هاوڵاتی و بەلای ئێوەی بینەرەوە گرنگە. لە ماوەی ڕابردوو لەسەر پەروەردە لەسەر خوێندنی باڵا لەسەر وەرزش لەسەر هونەر قسەمان کردووە. لەسەر خوێندنی باڵا قسەمان کردووە. لێرە بەدووە لەسەر ئەو کەرتانەی دیکەش قسە ئەەکەین لەسەر ئەو سێکتەرانەی دیکە لایەن لێ ئەەکەینەوە کە خەلەل و کەموکوڕیان تێدایە بە شێوەیەک لە شێوەکان هاوڵاتیان تێبینیان لەسەر ئەدایان هەیە. ئەم جارە قسە لەسەر کەرتی تەندروستی ئەەکەین. ئەگەر هەر هاوڵاتێک بدوێنی ئەڵێ لە دوای ڕاپەڕینەوە تا ئێستا ئێمە گلەیمان لە کەرتی تەندروستی هەیە. ئەگەر قسە لەسەر گلەیەکان کەی دیارە گلەیەکان وردەکرێتەوە تا پارەی چوونە لای نەخۆشێک بینینی پزیشکێک کە نەخۆشێک سەردانی ئەکات تا زۆر پرسی دیکە تا ئەگاتە کواڵەتی دەرمان تا ئەگاتە ئەوەی کە هاوڵاتیان ڕایان وایە کە کەرتی تەندروستی وەکو پێویست تەنها لە زاهردا تەنها لە ڕواڵەتدا لە هەرێمی کوردستان گەشەی کردووە. بەنسبەت وەزارەتی تەندروستیشەوە قسەیان هەبووە وەزیری تەندروستی بۆ نمونە لە 4 ساڵی ڕابردووە لێدوانی هەبووە وتوێتی کە ئەبێ ڕیفۆرمی ڕیشەیی بکرێت. باسی لە کۆمەڵێک شت کردووە هەر لە جیاکردنەوەی ئەوەی پێوترێت گشتی و تایبەت تا ئاگاتە ئەوەی بیمەی تەندروستی و زۆر باسی دیکەش. بەڵام چەندین ساڵ 4 ساڵ 5 ساڵ تێپەڕیوە هێشتا ئەنجامی ئەمەمان نەبینیوە. قسەکە ئەوەیە بۆچی ریفۆرم لە بواری تەندروستی لە هەرێمی کوردستان هەیە بەڵام ئێجگار خاوە. هۆکارەکان چین؟ بۆچی هاوڵاتیان گلەییان هەیە و ئایا پزیشکەکان لە هەرێمی کوردستان کەسانی پسپۆر و شارەزا ئەوان گلەییان چییە؟ کارمەندانی تەندروستی ڕەخنەیان چییە؟ و لە دید و تێڕوانینی ئەوانەوە ئایا تێڕوانین و نەقد و ڕەخنەی هاوڵاتیان لە جێگەی خۆیدایە یاخود زێدەڕەوی و مبالغەی تێدایە؟ و بێگومان ئەم شەو قسە لەسەر کارمەندانی خۆبەخشیش ئەەکەین کە وەکو نامەکان بۆ من هاتوون وەکو کۆمنتەکان لە پەیجەکەی من نووسراون تیانە ئەڵێ من 6 ساڵە وەکو خۆبەخش کارەکەم داوام نەکردووە دابمەزرم تەنها داواکەم بە گرێبەستێک شتێکی هەندێک فەرمیتر بەو موئەسسەیە بەو دامەزراوەیە ببەستێمەوە کە کاری تیاکەم. زۆر خەمی دیکەش هەن کە من لە پێشەکێکە ناتوانم ئاماژە بە هەمووی بدەم بەڵام چاوتان لەسەر شاشەی کوردستان 24 بێت ئەم شەو ئەوەندەی کات ڕێگەمان بات قسە لەسەر هەموویانەکەین. مرۆڤ بۆ ئەنجامدانی کار و فەرمانەکانی ڕۆژانەی پێویستی بە تەندروستیەکی باش هەیە. ئەو لایەنە گرنگەی ژیانیش هەر لەگەڵ یەکەم ساتی لەدایکبوون دەست پێ دەکات. ڕێکخراوی تەندروستی جیهانی وا پێناسەی تەندروستی دەکات کە بریتە لە حاڵەتی هاوسەنگی و سەلامەتی جەستە و مێشک و لایەنی کۆمەڵایەتی و دووربوون لە نەخۆشی و پەککەوتن بە مەبەستی پاراستنی ژیان و گەشەی سروشتی. پارێزگاریکردن لە تەندروستی مرۆڤ پێویستی بە ڕۆشنبیریەکی باشی تاکەیە بۆ ئاگاداربوون لە جەستە و دەروون، ئەویش پەیوەستە بە جۆری خواردن، وەرزشکردن، نووسنی ڕێک و پشودان و گرنگیدان بە پاک و خاوێنی. بۆ گرنگیدان بە تەندروستی لە کاتی ئەنجامدانی پشکنین بۆ ڕێگریکردن لە نەخۆشیەکان یان لە کاتی نەخۆش کەوتن پێویستمان بە سەردانیکردنی دامەزراوە پزیشکیەکان دەبێت. لە کوردستان زۆر دامەزراوەی پزیشکی هەن وەک نەخۆشخانە و بنکە تەندروستیەکان و کارگەی دەرمان کە لەلایەن کەرتی گشتی و تا حکومی و کەرتی تایبەت بەڕێوە دەبردرێن. بۆ زانینی ژمارە و کار و ئەرکی ئەو دامەزراوانە لە کوردستان ڕوومان لە وتەبێژی وەزارەتی تەندروستی کرد. ئێستا لە هەرێمی کوردستان 76 نەخۆشخانەی گشتیمان هەیە کە خزمەتگوزاری جۆرا و جۆر پێشکەش دەکەن و سنتەری چاندنی مۆخی ئێسکمان هەیە کە یەکێک لە سنتەرە پێشکەوتوەکان دەتوانین بڵێن لە ڕۆژهەڵاتی ناوەڕا زۆرها سنتەرەکانی چارەسەری و نەشتەرگەری نەخۆشیەکانی دڵ چاندنی گورچیلە تەنانەت چاندنی جگەر کە لە هەرێمی کوردستان دەکرێت ئەوان هەموو ئەو پێشکەوتنە نەوعیانن کە لە هەرێمی کوردستان ئەنجام دراوە و ئێمە 961 بنکەی تەندروستی جۆرا و جۆرمان هەیە لە هەرێمی کوردستان کە هەمویان لە خزمەتکردن بەردەوامن و
و لە کەرتی تایبەتیشدا 47 نەخۆشخانەی کەرتی تایبەت هەیە لە هەرێمی کوردستان. بەڵام چی ماوە بکرێ ئەو کەلێرانەی کە هەن ئێستا لە کەرتی تەندروستی کە ئێمە وای دەبینین بە بڕوای ئێمە یەکەمیان پەیوەستە بە بودجەوە. ڕاستی تاوەکو ئێستا لە کابینەکانی تریش ئەو بودجێ بۆ کەرتی تەندروستی تەرخان کراوە بودجەیەکی زۆر کەمە چونکە لە زۆرترین حاڵەتدا لە 5.8 بووە کە لە ناوچەکەدا گەر سەیری بکەین کەمترین بودجە لە 108. لەبەر ئەوە پێویستە لە کابینەی نوێیان بۆ ئەوەی بتواندرێت کەرتی تەندروستی باشتر بکرێت. بەڕای پسپۆر و چاودێرانی بواری پزیشکی خزمەتگوزاریە پزیشکیەکان لەگەڵ ئەوەی هەنگاوی بەرەو پێشچوونی هەبووە بە تایبەت لە پێگەیاندنی پزیشک و کارمەندی لێهاتوو، بەڵام هێشتا بە گوێرەی پێویست نەبووە و هاوڵاتیان هەریەک بە جۆرێک تێڕوانینیان هەیە لەسەر ئەو خزمەتگوزاریە پزیشکیانەی لە کاتی سەردانیکردنی بنکە و نەخۆشخانە پزیشکیەکان پێشکەشیان دەکرێت. بەتەکید ئەگەر بێت و بنکە تەندروستیەکان پاش سعات 2 زۆربیان نەخۆشەکان وەرناگرین، یعنی ئەوەکان بەس وەکو تەواڕی ئیمکانیزیکن لە بابلین وەکو تەواڕی ئیشی تەواڕی بکەن ئەو بنکە تەندروستیانە بەتاکید ئەو زەختە زۆرە لەسەر نەخۆشخانەی فریاکەوتنەکان کەم دەبێتەوە. ئێستا من نۆرینگەی دەرەکیمان هەیە ڕۆژانە نزیکی 1000 نەخۆش بەڕێ دەکەن. وڵا دکتۆری چاکە و خەستەخانەی خۆشە و لە خوای بەزیاد بە هەموو تشتمان باشە الحەمدولله. فەرقەکەی ئەوەیە لێرکوانە پارت ناچی هیچ مەصرفت ناچی مەقسەد ئێستامە لە چاودێری چڕە احتیمال ئێستا لە هەلی بیتن شەوێ بە فشە ملیۆنێکمان دەڕوە، یعنی ملیۆنێک دەڕوە بەلای کەمی، بەس لێرە هیچ پارەمان ناڕوە ئەوەندێ و عینی دکتۆریشن ئەوەی لێرە دەوام دەکا احتیمالە لە ئەهلیش دەوام دەکە. دامەزراوە تەندروستیەکان چەندە گرنگیان هەبێت، وەک ئەوەی باز دەکرێت لە نەبوونی سیستەمێکی تەندروستی ڕێک و پێشکەوتوو، هەروانەبوونی بیمەی تەندروستی پارەیەکی زۆر لە بودجەی گشتی و گیرفانی هاوڵاتی دەڕوات بەبێ ئەوەی خزمەت بە ژێرخانی تەندروستی بکات. بڵێ زۆر سوپاس بۆ هاوکارانم بۆ ئامادەکردنی ئەو پاکێجە. دیارە کۆمەڵێک خاڵی تیا بوو من وەکو تێبینی لای خۆم نووسیمەوە لە ماوەی بەرنامەکە قسە لەسەر یەک بە یەکیان ئەەکەین. ئەزیزانم من بۆ ئەم بەرنمەیە کۆمەڵێک میوانی ئەزیز و بەڕێز لێرە حزوریان هەیە. هەرێک لە بەڕێزان دکتۆر کۆچەر ئیسماعیل پزیشکی پسپۆری دەرمانسازی بەخێربێن دکتۆریان سەرچاوەکانم، دکتۆر ڕێبین زیخانی پسپۆری حکومڕانی تەندروستی بەخێربێن سەرچاوەکانم، هەروەها دکتۆر حەمدی میرخان دکتۆرا لە بواری پەرستاری، وەروەها ڕاگری کۆلێژی زانستە تەندروستیەکان لە زانکۆی هەولێری پزیشکی ئێوەش بەخێربێن دکتۆر، و دکتۆر مەغدید حەسەن باڵی پسپۆری نەخۆشیەکانی قورگ و لوت و گوێ ئێوەش بەخێربێن سەرچاوم، و دکتۆر بێستون پێشڕە و پسپۆری نەخۆشیەکانی چاو بەخێربێن سەرچاوم دکتۆریان لە دەستە چەپی منیش کۆمەڵێک پزیشک کۆمەڵێک کەسی بەڕێز دانیشتون کە ئەم شەو زۆر هاوکاری منەکەن لە ئەوەی کە ئەمان لە من زیاتر ئاگاداری کەرتی تەندروستین، ئاگایان لە خەم و کەم و کوڕیەکانە، ئەوانی شیوادارم بتوانن لەگەڵ میوانەکانی دەسەڕاستم نوێنەرایەتی تەواوی ئەو چین و توێژە بکەن کە ئەم شەو ئێوە بە نوێنەرایەتیان لێرن. من لە دکتۆر بێستونەوە دەست پێ یەکەم. دکتۆر بێستون پێم خۆشە لەو پرسیارەوە دەست پێ بکەم. تەمەنە من پرسیارێکی گشتیە و مەبەستمە ئەوەندە یەکرێ ئێوەش کۆمنتان لەسەری هەبێ. ئێمە لە هەرێمی کوردستان شتێکمان هەیە ناوی سیستمی تەندروستی بێت؟ سیستەمێکی گشتیمان هەیە کە خزمەتگوزاری بەخۆڕایی بۆ هاوڵاتیان خزمەتگوزاری تەندروستی بەخۆڕایی بۆ هاوڵاتیان دابین دەکا. بە یاسا ڕێکخراوە، یاسایەک ئەو سیستەمەی دروست کردووە کەواتە وەکو سیستەمەکە هەیە، بەڵام ئەو سیستەمێکە بۆ قۆناغێکی زۆر پێش و کۆن دامەزراوە و لەوانەیە لەگەڵ ئەو کاتا زۆر گونجاو بووە ئەو باش بووە، سیستەمێکی باش بووە، بەڵام قۆناغ بە قۆناغ نەگۆڕانکاری نوێکردنەوە لەو سیستەمەدا نەکراوە، بۆیە دەتوانین ئەو ڕۆبلین سیستەمی ئەمڕۆ ئەو سیستەمەی کە هەیە بەڵام سیستەمێکە بەسەرچووە ئەکسپایر بووە و بەسەرچوو بەو مانایی کە بە واقعی ئەمڕۆی تەندروستی لە هەرێمی کوردستان نابێت و ناگونجێت. بڵێ لەبەرەوەی ئەوڕۆ خواستەکانی خەڵک بۆ تەندروستی داواکاری خەڵک سەقفەکەی زۆر بەرز بووتەوە باش و دیمۆگرافیای خەڵک زۆر گۆڕاوە و هەموو ئەفکارەکانی بەڕێوەبرنی تەندروستی سیستەمی تەندروستی و پێشکەوتنی تەکنەلۆژی وای کردووە پێویستمان بە سیستەمێکی زۆر هاوسەرختر بێت، تەنانە دەگەر لەسەر هەمان فەلسەفەش بێت، واتە فەلسەفەیەکی با بڵێن سۆسیالیستی کە خزمەتگوزاری تەندروستی بە خۆڕایی بۆ هاوڵاتیان دابین بکات.
هێشتا پێویستمان بە نوێکردنەوەی ئەو سیستەمە هەیە. ئەو سیستەمە بۆ کاتێک بووە کە لە قەبارەیەکی زۆر بچکۆلەدا ڕێگەیەکی زۆر کەمی بە کەرتی تایبەت داوە. ئەمڕۆ هەمومان دەبینین کەرتی تایبەت نەکشان لە شانی کەرتی گشتیدا و زۆر گەورەترە قەبارەکەی لە کەرتی گشتی. ئەوەش خۆی نیشان دەرێکی زۆر ڕوونە گەورەیە کە ئەو سیستەمەی ئێستا سیستەمێکە ناگونجێ لەگەڵ ئەو سەردەمە. بۆیە بەڕاستی ئەو سیستەمە پێویستی بە نوێکردنەوەیە هەرچەند دەشتوانین بڵێن هێشتا هەرماوە هەیە و کاری پێکرێ بەڵام وەکو خۆت ئاماژت پێدا بەسەر چووە ماندووبوونێکی زۆر زۆری تێدا دەکرێت پارەیەکی زۆر زۆری تێدا بە هەدەر دەدرێت لەسەرەوە شەکەی بەڵام سوودێکی ئەوتۆی نییە. باش سپاس دەکەم دکتۆر من بێمە لای دکتۆر مەخدی دکتۆر وەکو دکتۆر بێستون ئاماژەی پێدا باسی لەوە کرد کە ئێستا کەرتی تایبەت ینی ڕەنگە ماوەیەکی تر بە تەواوەتی کەرتە گشتیەکە قوت بدات نەمێنێ ئەمە بۆ ئەوە ناگەڕێتەوە کە هاوڵاتیان ئەگەر ئیمکانیەتیان هەبێ یان ئیمکانیەتیان نەبێت و پەنابەر نەبەر هاوکاری و داوای یارمەتی و قەرزکردن بەڵام متمانەیان بە کەرتی گشتی نەماوە بۆیە کەرتی تایبەت بەردەوام لە فراوان بوون و گەورە بووندایە بەخۆی هۆکارەکەی لێرە مەڵتی فاکتۆرەڵان چەند فاکتەرێکی گەورە دەوردەبین یەک فاکتەر دەور نابێنێ دنیای وڵاتە ئێستا و کابینە نوێیانێکی ئێستا و کابینانی هەبووە زیاتر احتیمامە بە پرایڤەسیدای بە شتی تایبەتدایە زیاتر احتیمامە بە حکومی نەدایە حکومی خزمەتێکی ئێزگار زۆری کردیە ئێزگار زۆر بەڵام بە هۆی نەبوونی سیستمێکی سەحی سیستمێکی تەندروستی پێشکەوتو نەمانتوانی ئەو خزمەتانە بە شێوەیەکی بەرچاو بدرێتە ئەو هاوڵاتیانە بەڵام ئەم خزمەتێکی زۆر کرا خاستە وەکو پزیشک وەکو ستافی خستەخانەیە خزمەتێکی ئێزگار زۆر کرا ڕۆژانە هەزاران نەخۆش لە مستەشفای حکومی دەبیندرێ بەڵام نەتوانرا باشە دکتۆر کەس لاری لەوە نییە کە ڕۆژانە هەزاران نەخۆش ڕەنگە لە جیاتیەوەی بڵین ئەبینرێن بڵێن بەڕێ ئەکرێن باشترە ئەم بەڕێکردنە تا چەندە ئەتوانێت دەردی ئەو نەخۆشە چارەسەر بکات ناخۆی بەڕێکردن نیە ئەم لەگەوە نیم وەکو پزیشی پسپۆر ئێمە نەخۆشی دەبین و عیلاج دەکەین دیتر فەرقی ینی شتەکە وەکو آخر هەموو دکتۆرسی و ڕوم لە تۆ نیە باسی هەموو سیستمی پزیشکەکان دەکەم پزیشک کە دادەنێشێ خۆی بەڕاستی لە وڵاتی هەموو فۆکەسەکە لەسەر پزیشکە لەسەر ستاف نییە کە پزیشک دادەنیشی نەخۆش دەبێن نەخۆش یەکسەر لەسەرای پزیشک بەڵام پزیشک نەخۆشی دەبێنە عیلاج دەکا خزمەتێکی هێزگار زۆریشی کردێ بەڵام هۆکارەکان لە بەرچی لە بەرچاو نییە زیاتر پرایڤێت لە بەرچاوە ئەمە دەرمانی لە خستخانە یعنی ئەمە غەدرە کەرتی تەندروستی کراوە بەڵێ ئەمە غەدرە لە کەرتی تەندروستی گشتی کراوە بەڵێ غەدرێکی هێزگار زۆرە بەڵێ سیستەمەکەمان سیستمەکەمان پێویست ناکە ڕوو بکەنە کەرتی تایبەت با لەبەرەوەی ئێمە هەردووشان زۆرێ هەردووچیان تەواوکەری یەکەم پرایڤێت تایبەت لەگەڵ حکومی تەواوکەری یەکەم هیچیان بێکتر نابێت لەبەرەوەی ئەما ئەو لۆدەی ئێستا لەسەر حکومیە تحملی پێ ناکرێت لەبەرەوەی ێزگار ێزگار زۆرە نەخۆش ێزگار زۆرە نەخۆش دێت ئەتوو مستەشفای ڕزگاری ساڵی 83 دروست کرایە بۆ ژمارەشی دیاریکراوی نەخۆش ئێستا ئەگەر بۆن لە 100 نەخۆش دیاریکرا بۆختی خۆی ئێستا 2000 نەخۆش دەبیندرێت ئەنا ئەو لۆدەی زۆر لەسەر تحملەوەی ناکە خزمەتێکی ئێزگار زۆر بە جۆرەی پێویست بدرێتە نەخۆش. سپاس دەکەم دکتۆر حەمدیە دیارە دواتر لەسەر سپۆریەکەی خۆت و لەسەر با بڵین زانکۆکانیش قسەمە بێ بەڵام بەر لەوە یەکێک لەو گلەیانەی ئەکرێت ئەوەیە کە هەرچەندە وەزیری تەندروستی لە ساڵی چەند بوو من لێرە نووسیومە لە ئەگەر هەڵە نەبم لەوە 2015 بوو ئاماژەی پێدا بوو کە ئەو تێکەڵیەی لا کەرتی گشتی و لا کەرتی تایبەت هەیە چارەسەر ئەکرێ بەڵام ێسا وڵاتیانیش سەریان لێشێواوە ڕەنگە هەر پزیشکەکان و کارمەندەکان و ئەوەی پیاوتری یاریدەدەری پزیشکی و ئەوانش سەریان لێشێوا بێ لەو تێکەڵی ئەم تێکەڵیە هێندە قورسە چارەسەر بکرێت و جیا بکرێتەوە بەڕای من کەرتی گشتی و کەرتی تایبەت هەردووکیان پێویستی بە ڕێکخستنی هەیە باش ئەوەی کە ئێستا پراکتیس دەکرێت شتێکی هەلەیە لەبەر ئەوەی کە هەمان دکتۆر یان پەرستار یان بڵێن کارمەندی تەندروستی کە لە کەرتی گشتی ئیش دەکات دێت لە کەرتی تایبەتیش هەمان کەسە کە ئیش دەکات هەر هەمان کەسە و لە کەرتی تایبەت لەبەر ئەوەی کە داهات یان پارەکە زیاترە لە بۆ ئەو پزیشک یان ئەو کارمەندی تەندروستیان ئەو پەرستارە لەبەر ئەوە ئەو
ئەنەرژی و مادیبوونی خۆی لە کەرتی تایبەت سرف دەکات نەک لە کەرتی گشتی و وا دەکات کە لە کاتی کە خزمەت لە کەرتی گشتی دەکات کەسێکی مادی بیت زەوقی نەبیت حەز پێ نەکات و تەنها بەڕێکردنی نەخۆشی بەس تایبەت بە نسبەت پەرستاران بە هەمان لە تایبەت ئەتوانێت بەڕێ بکات بەڕێ ناکات چونکو ڕووی ئەگەر ڕووی خۆش نەبیت یان خزمەتی باشتر نەکات یان هەرچەندە لە ڕووی زانستی و بنەمای زانستی و خزمەت گوزاری ئەو شتێک کە ئێمە با بڵین خزمەتێکی چاودێریەکی پێویست و زانستیانە بیت هەردووکیان وەک یەکن باشە بەڵام لەبەر ئەوەی کە نەخۆش مرتاحترە ڕووی کارمەندان و پزیشکان بۆیان گەشترە لە کەرتی تایبەت ئەوان خەڵک ئەوەی پێواتە هاوڵاتیان ناحەق نین کە ئەڵێن لە کەرتی گشتی ئێمە قسە بە گشتی قسە ناکەین و ئیشمان لەسەر تەعمیم نییە بەڵام لە حاڵەت دەرچووە بووە بە دیاردا هاوڵاتیان ناحەقن کە ئەڵێن لە کەرتی گشتی بەڕێ ئەکرین لە تایبەت نازمان هەڵئەگیرێت ئەمن لەگەل ئەو قسەمە بەلێ لەبەر ئەوە نییە کە پزیشکان یان کارمەندانی تەندروستی ئەو کارێک کە پێویستە بۆی ئەنجام نادەن لەبەر ئەوەیە کە شێوازی پەیوەندیکردن استقبالکردن پێشوازیکردن لە نەخۆش و هەروەها لە کاتی بەجێهێشتنی ئەوە شێوازێکی زۆر ناتەندروستە و دەتوانم بە جورئەتەوە بڵێم شارەزایەکانی پەیوەندیکردن با بڵێن کامیونیکیشن سکیلز لە پزیشکان و کارمەندانی تەندروستی و پەرستەران لاوازە. سپاس دەکەم. دکتۆر ڕێبین بێمە لای ئێوە ئایا شارەزایی و ئەتەکێت و شێوازی مامەڵەکردن و شارەزایی کارمەندان لە کەرتی گشتی لاوازە و لە کەرتی تایبەت بەهێزە و لە ئاستێکی باشایە و شارەزاییان هەیە یان هۆکارەکە ئەوەیە کە لە کەرتی تایبەت ژیانی زیاتر گەرنتی کراوە و چاوێکی لەسرە کە ڕێگەی پێنادات هەرکی هات لەوێ بەڕێ بکات. کاک یادگار ئەو سیستەمە تەندروستی خۆمان هەمانە هەروەک دکتۆر بێستون ئاماژەی پێکرد سیستەمێکی کۆنی سۆشیالیە کە سەرچاوی گرتیە لە سیستەمی تەندروستی بەغدای ساڵانی 50 هەندێک گۆڕانکاری تێداکرای لە ساڵی هەشتاکان ئێستا ئەگەر ببینین پێشکەوتن هەیە لە زۆر ئامێر و بواری وردی پزیشکی لە کوردستان بەڵام چونکە سیستەمێکی وات هەیە کە لۆ سەردەمێکی پێشتر دانرایە ڕێگرە لە بەرەو پێشچوونی دەرەنجامەکانی یان ئامانجەکانی بەدیهینانی سیستەمی تەندروستی چونکە هەڵس و کەوتی پزیش گۆڕاوە حتا زانستی پزیشکیش گۆڕانکاری بەسەردا هاتووە ئەگەر ئەمە بینە سیستەمەکی تەندروستی لەگەر ئەو سەردەمەی بگونجێ باسی ئەو سیستەمە بکەین دەبی هەڵس و کەوتی کارمەندی خۆی بە هەند وەربگری بۆ هەڵس و کەوتیان جیاوازە لە کەرتی تایبەت و لە کەرتی گشتی بۆچی لە کەرتی گشتی ئایا ئەگەر هەڵس و کەوتی تاکە کەس تاکە پزیشک تاکە کارمەند باشتر بێت چ جیاوازیەکی پێدەکرێت لەگەر کارمەندێک کە هەڵس و کەوتی نەشیاو بێت دەبی هەر هەڵس و کەوتەشی دەکات لە ئاستی کەسی لە ئاستی مستەشفایەکە دام و دەستگایەکە و بەرزتر دەبی سوودی بۆ بگەڕێتەوە ئەو کەسێک کە هەڵس و کەوتی شیاوی پاداشت و سزا بکرێت بەڵێ مەبەستم ئەوەیە ئەو کارمەندەی ئەو پزیشکەی کە ڕووی خۆشە لەگەر هاوڵاتی لەگەر نەخۆش نەخۆشیی زیاتری بۆ دێ نەخۆشخانەکەش نەخۆشیی زیاتری بۆ دێ بە هەمان موچەی مانگانەی بە هەمان ئەو سەرچاوانی نەخۆشخانەکە وەریەگری ئایا ئەو نەخۆشخانەی کە نەخۆشی زیاتر وەرەگری و کە ڕووی لەگەر نەخۆش باشترە لە نەخۆشخانەی دووەم ئایا جیاوازی پێکرێت باشە دکتۆواتە سیستەمێکی سۆشیالی کە بە چاوەکی فلات تەماشی هەموو نمونەیە کە هێنمەوە گەر بکرێت چەند کورد بێت کۆمنتی خۆت لەسەر نمونونەکەی من بی من کەسێکم دواند لە نەخۆشخانەیەکی تایبەتە بەڕێزێکە وتی من لەو نەخۆشخانە گشتیەی حکومیی کە کارم تیا ئەکرد موچەکەم لەوەی ئێرەم زیاتر بوو لە نەخۆشخانە تایبەتەکە پارەی کەمتر لە گشتێکە وەرەگرێ و دەوامەکەم لە چاو ئەو دەوامەی ئێستا لە تایبەتەیەکە ئەیکەم کەمتر بوو لە بڵێن تایبەتەکە دەوامم زیاترە بەڵام لێرە ناچارم ڕێزی نەخۆش بگرم لەوێ ئەگەر سێ جاریش لە دەرگاکەی بدایە ڕەنگە هەر جوابیشم نەدابایە دەگەڕینەوە سەر هەمان خاڵ ئایا سیستم وای لێ کردێ دەسەڵاتەکان کێشەکە موچە نییە کێشەکە زۆری دەوام نییە ئەیکێشەکە چییە موچەکە دەبلی ئەو موچەی ئێستاش بکرێ هەڵسوکەوتەکە گۆڕانکاریی چوتوی بەسەر نایە
بۆ چونکە بەرپرسیارەتی لەسەر ئاسی دام و دەستگا کە ڕویان باشبی لەگەڵ نەخۆش جیاکاری پێناکرێت دەسەڵاتەکان و بەرپرسیارەتی نایەتە خوارەوە مرکزیە گەربێتە خوارەوە ئەو بەڕێوەبەری دام و دەستگایەکە بەرپرس دەبی ئایا چەند هاوڵاتی بەسەریانەوە کە مەجبور بوو اینجا هەموو پزیشکەکان و کارمەندەکان ڕادینی لەسەرەوەی هەڵسکۆتیانەکەم چکە من تا چەندەم بیستۆ لە یەکێ لە نەخۆشخانە گشتەکانە ڕاپرسیە کرابێ بزانم ئەو نەخۆشانەیە و مراجعانەی سەردانی و نەخۆشخانەیە ئەکەن ئەگەر هەبێ من نەمبینیوە بەڵام هێندەی من ئاگادار بم نەکراوە بزان نەخۆشەکان چەند بە مرتاحی دێن و چەند بە مرتاحی ئەگەڕێنەوە و ڕازین لەو خزمەت گوزاری کە پێشکەشیان کراوە سپاس دکتۆر من بێگومان دێمەوە خزمەتان دکتۆر کۆچەریەوە پزیشکی پسپۆری دەرمان سازیم پرسیارەکەی من زۆر ینی تایبەتمەندە بە بواری پسپۆری جەنابتانەوە دەرمان ینی لە پاکێجەکە ئاگامان لێبوو خەڵک ناڕازی نییە لەو دەرمانەی کە لە کەرتی گشتی پێشکەشی ئەکرێت چکە ڕەنگە نیوەی پارەکەی لێوەربگیرێت هەندێک جار لەوەش کەمترەکەوێت بەڵام ینی من نمونەم لایە خەڵک هەیە لە نەخۆشخانەیەکی تایبەت ئەهلی نەشتەرگەری بۆ کراوە ئەڵێت ئەو پارەی زۆریش بووە لەگەڵ خۆما هێناومە بەشی نەکردووە تەلەفۆنم کردووە خزم و کەسوکار پارەی تریان بۆ هێناوم بەس بۆی فریا بکەم پارەی دەرمان بدەم واز لە کاتیمانەوە و 500,000 و وەرگرتنی ملیۆنێک بۆ شەوێکمانەوە و مرافق و مرافقەکەژە بێ لەسەر قەنەفەکە بخێت کێشەی سیستمی تەندروستی نایمە سەر ئەوەی کە فعلەن کێشەکە لەوەیە کە ئەو سیستمە ئەو یاسایەنە کە ئێستا ئێمە لەسەری دەڕۆین بۆ زەمانێک دانراوە کە ئیشتراکی بووە ئەو وڵاتە هیچ کۆمپانیای لە حکوومەت هیچ کۆمپانیایکی هاوردەکردنی دەرمان نەبووە تەنها حکوومەت بەرپرس بووە لە هێنانی دەرمان بەڵام بۆ دنیای ئەمڕۆ بە دڵنیاییەوە ئێمە پێویستیمان بە کەتی تایبەتە چونکە دنیا گۆڕاوە و جگەلەوە کۆمپانیا زۆر زیاتر لە دنیا زیاد بووە مۆلیکیلونیە زیاد بووە بەر لەوەی بێمە سەر ئەوانە ئێستا ئەوەی کە دەگوزارێت لە کوردستان ئێمە سێ جۆر دەرمانمان هەیە ئەو دەرمانێک هەیە کۆمپانیا ناوخۆیەکان بەرهەمیان دەهێنن کە چەند کۆمپانیایەکە دوو کۆمپانیا هەیە لە ناوخۆ ئەوەی دومیان چەند کۆمپانیایکی ناوخۆی هەیە کە لە ڕێگەی ئەو کۆمپانیانەوە دەرمان هاوردە دەکرێت لە دەرەوە لەگەڵ کۆمپانیای تری ناو عێراق با بڵێن لەو کۆمپانیانە کە سەر بە بەغدان و دەرمان دێنێرە بەداخەوە لە ماوەی ڕابردوو زۆر قسە لەسەر دەرمان کرا قسە لەسەر کواڵەتی دەرمان کرا و حکوومەت زیاتر تەرکیزی لەسەر ئەوە کرد کە کواڵەتی دەرمان بەرەو باشتر ببات تا ڕادەیەکی باش کواڵەتی دەرمان بەرەو باشتر ڕۆشت بەڵام کەمتر تەرکیز لەسەر ئەوە کرا کە ئێمە چۆن بتوانین ئەم کەرتە بەکاربێنین بۆ خزمەتی هاوڵاتیان چۆن بتوانین ئەم کەرتە کەرتی دەرمان بەکاربێنین بۆ زیادکردنی هەلی کار بۆ هاوڵاتیان بۆچی نەتوانرام شتانە بکرێت لە ڕێگەیگار ئێمە فرسەتێکی زۆر گەورەمان لەبەردەستە لە کوردستان ئەمن و ئیستقرارێتێکی باش هەیە لە کوردستان دەتوانین ئەو ئەمن و ئیستقرارێتە بەکاربێنین سوودی لێوەرگرین بۆ ئەوی دەستی کۆمپانیا دەرەچیەکان ڕاکێشین زگەلەوە هانی کۆمپانیا ناوخۆیەکان بدەین بەرهەمەکانیان لە پاڵ ئەوەش هانی خەڵکانی تریش بدەین کۆمپانیای تر بێتە بەرهەم یعنی زۆر بەداخەوە نمونەیەکی زۆر سادەت بدەمێ ماوەستۆشێک یعنی غەرغەرەیە کە بۆ ددان بەکارین یان هەویری ددان یان غسوولێکی سادە ساڵانە سەدان $1000 دەڕواتە دەرەوە بۆ ئەوی هاوردەی هەرێمی کوردستان بکرێت لە نەتیجەی چی لە نەتیجەی نەبوونی ڕێنمایەک سادە لە نەتیجەی تاقیرات لە حکوومەت ینی تۆ ئێستا وەکو هاوڵاتیەک تۆ تەقدیمی دامەزراندنی کارگەیەکی سادەی دروستکردنی غەرغەرەی ددان بکە هیچ ڕێنمایەکی وازەحت نییە بۆ دامەزراندنی ئەم کارگەیە بگرە بە پێچەوانەوە ڕەنگە 1000 تاقیداتت بۆ دروست بکرێت لە نەتیجەی ناڕوونی لە سیستەمەکە ئێمە بەداخەوە ئەوە تۆش هاوڕای کە سیستم هەیە بەڵام سیستمێکی بۆ ئێستا گەورەترین کێشە سیستمەکە هەیە بەڵام گەورەترین کێشە لەو سیستمە با بڵێن ئەو کەسە بەرپرسەکان لە وەزیر یا مدیری عامەکان تا ئێستا کە ئەوان هەر کەسێک هات بێ ئەو شوێنێ وەگرت بێت تەنها کاری ڕایکردنی کارەکان بووە یعنی نەپڕژاوەتە سەر ئەوەی چۆن بتوانێت یاساکان تەقدیم بکات بۆ هەموارکردنەوەی چۆن بتوانێت پرۆژەی نوێ پێشکەش بە ئەنجومەنی وەزیران بکات چۆن بتوانێت لەبەری سیستمەکە ینی ریفۆرمی سیستمەکە بکات تەنها ینی بەداخەوە ڕەنگە بۆ گواستنەوەی کارمەندێک بۆ نمونە لە چۆمانەوە بۆ شوێنێکی تر وەزیر یا مدیری عام دەبێت واژووی بکات ینی زۆر جار کەسەکە بەڕاستی سیستمەکە بە شێوەیەکە ئەوەستی بەستووە ناتوانێت هیچ گۆڕانکاری ئەمە جگە لە ئیرادە و لە نیەتیش بەڕاستی جاروەیە ئیرادە و نیەتیش نەبووە وزگە لە کێشە سیاسەکان کە ئەوە بۆ سیاسەکان سپاس دەکەم دکتۆر بێگومان دێمەوە خزمەتتان هاوڕیانم پێمەڵێن کە لە دهۆک مەسعود لە نەخۆشخانەی فریاکەوتنە مەسعود سڵاوتان لێبێت پێمان بڵێ میوانەکەت کێیە
شاشە و پرسیارەکانیش بۆ ئێوەن فەرمونون. بەلەدەما باش بیتن دیارە ئەزل نەخۆشخانەتان گاویە مەلباژێرە دووکێ کوست کارم بژمێنەوە تاکە نەخۆشخانەتان گاویانی هاوارچوونێ سنووری پارێزگا دووکێ باژێرە دووکێ بژم گشتی دیارە کارتێ تەندروستی سنووری پارێزگا دووکی گەلک کێم و کاسی داهەنە شۆناژی ئاریشە هەرە سەرەکی ڕێژەیە کێم دامەزراندنێ گەلک جاران کوێ چەندێژی تایبەتی نەخۆشخانن فریاکەوتریان هاوارچوونێ پرزگرێکت مازنج بۆ نەخۆشنج بۆ وڵاتیان دروستکرینە داکوزەتر بزانانی کانێ کێم و کاسیت کارتێ تەندروستی تا تایبەتی نەخۆشخانن هاوارچوونێ چاوانە چاستن بێت گەل مندا هێژا دکتۆر فەرمان عەبدوڵڵا پزیشکی هاوارچوونێ گەلدا دکتۆر گشتی کارت تەندروستی سنووری پارێزگا دووکێ کێشە یا کێم دامەزراندنە هەیە لێ ئەوە هەنێ چ مشکلە و ئاریشە چێکرینەت ویت کارتیدا بله راستی آریشت کارت تندرستی و کارت هاور هاتنه الپارێزگا دووکێ گەلەکەن یەشەمی گرنگتر ئەم دەست پێ بکەنج بدایەتی ئەف نەخۆشخانە ئەم نوکەتێوە نەخۆشخانە هاواراتنێک و نەخۆشخانە وحید الپارێزگا دووکێ طبعا ئەف نەخۆشخانە البدایەت ساڵت هەشتەیە دەست بکار بێ وەک بنگەهی تەندروستی پشتی ئەنگەل دماهی ساڵت نوتا پشتی کولو در سەر نەخۆشخانە ئازادی زێدە بووی هاتیە تەحویلکردن وەک نەخۆشخانەتان گاڤە یعنی الوی دەمی کولەوانە ژمارە دانیشتووە خەلکی دووکێ چەند سەد هزارێک بن حتا نوکەک و 2019 بژین پشتی نزیکی 20 ساڵە ژمارە دانیشتووە احتیمالە پترەش 2 ملیۆنات گەلەف ئاوارەت هاتینە دووکێ یعنی هەر ئەو نەخۆشخانەیە و هەر ئەو ستافە و هەر ئەو بژین ئەو جهێ بچیکە ئەوێ بەری 20 ساڵە خزمەتدا هاتەکردن ئەوە مەگەل لە ئاریشە چێت کرد بەری قەیرانە دارایی دەست پێ بکات بەری بنیاتی نەخۆشخانە کاتانگاڤە هاتە دانا ڕۆژئاوای باژێرە دووکێ لێ بەداخەوە پشتی قەیرانە دارایی ئەو هاتە ڕاوەستاندن هەربەکی خۆمە چ پرزگرێک چێکرینە تایبەتی پیشاوەی خەلک گەلێک جارە گۆزندا توێ چەندتکان نوژدار کێمە لەوێرێ خزمەتە درستیان نەخۆشینەوەتەکردن بله یا ژمارە نوژدارە بێگومان گەلەکە کێمەنە مقابلی ژمارە وا دانیشتوانە ئەڤل دووکێ هەی ئەڤژی بیانی پرزگرێک یا بسەناهێنینە حەلکردنەوەی چونکی ژمارە ئەو تەڵەبێل کولیا طوبێل دووکێ تێنە وەرگرتن گەلە کەمترە مقابل بێژین سلێمانی ئەن هەولێرێ یان نەکەران براوەرکەن گەل دەولەتێت پێشکەفتی احتیمالە گەلە کەمترە ئەوانیژی ینی حەلکردنەوەی گەلەکە بزەحمەتەن و کەنە کولیژا پزیشکی زۆخ هاتیە بکردن کو احتمال پشتی 5 ساڵشنی کە ئەول دەورە تەخەرج بیت ئەوە حتا حدێکی باش دژمارە نوژدارە زێدە کە احتمال في ئاریشی بۆ کابینانی هەیە چ بێتەکردن بۆ کارت تەندروستی تاریستونە پارێزگا دووکێ بله پراستی یا شەمیە گرنگتر دەست بکاربوونا پرۆژێ نەخۆشخانە تەنگاڤە ڕۆژئاوا ئەڤل کو کارت داهاتی ڕاوەستاندن یا دوێ زێدەکردنا ستافی و ژمارە نوژدارە و ئەڤژی حتا حدێکی خطوات داهاتی نەکردن نوژداری خەفەرنوکە تول ڤێرێ ڕۆژێ چەند نساخت بینی چەند تایبەتی بریندار گەلەتێ ناوێت براستی گەلەتێ نەس نەشین بژمەتەنوکە ئیحسائیل دەفمنینە بەس نەخۆشخانە وحید الدهوکێ بێگومان گەلک پترە یعنی ئەف نەخۆشخانە ئەم تێدا شنوکەک و ئەم بژین حالەتی شەڕینی نەگەلێکی ازدحام و گەلە خەبسە الدەمی شەڕێ داعش بوو ماوەی 3 ساڵە و 4 ساڵە زێدەباری وی هەمی لودێ خەلکی دووکێ کول سەرمە لودێ شەڕی داعشی هەمیت کردە سەر نەخۆشخانێ بێگومان مە ئەولەویەت دا برینداریت پێشمەرگە بەلێ خەلکی دیژی احتیمال دێت حادیسە سیارەیە برینداریە جەکی کەفتی یعنی گەلێک نقوصاتێدا چربن احتیمالە خەلکێ مە هزرکەت و ئەvێکی ماسیۆ نوژدارە بەلێ پا ینی ئەف بینایەتە و ئەف تااقاتێت مە هەن ینی زیاتر ئەم نەشێش زیاتر بکەن سپاس بتا دکتۆر سپاس یادگەرەست خازم داوی ئاماژە پندێک ئامارە بکەم ینی الگۆری وێ ڕێژە دامەزراندنێ هەرێمە کوردستانێک کوت تێتە گوتن 680,000 کەس بتنی 80,000 کەس نوێ پارێزگا دووکێ هاتینە دامەزراندن 55,000 کەس کارتێ تەندروستی هاتینە دامەزراندن 55,000 بتنی 8,000 کارتێن تەندروستی سنووری پارێزگا دووکێ ینی لە گوری ستانداردێن جیهانی تێگوتن کو دوێ نەخۆش بتنی هەفت ڕۆژێدا بتنی هەفت نەخۆشە ببینیتن لێ من ئامارش نەخۆشخانە هیڤ یا زارۆکە وەرگرتیە نوژدارە نەخۆشخانە هیڤ یا زارۆکە حتا هەفتێ نەخۆشە ڕۆژێکەدا دیتینە ینی بە بەراورد گەل ستانداردی جیهانی پراسی هەژمارەکە زۆر سپاس کو یەکش پرزگرکن سەرەکیەوە کارتێ دەمەزراندنی گەلێکی کێمە بەڵێ سپاس بۆ پەیامنێرمان مەسعود کە لە دهۆکەوە لەگەڵمان بوو پرسیارێکشم لێ کرد دیار بوو کە گوێی لە من نەبوو پرسیارەکەی منیش ڕۆشت ئەزیزان ئێستا ناوبڕێک وەرەگرین لە دوای ناوبڕەکە دێمەوە لایەن میوانە ئەزیزانە بۆ ئەوەی ئەوانیش قسە و دەردەدڵ و ڕای خۆیان بخەنەوە. بەڵێ ئەزیزان دووبارە سڵاوتان لێبێت بەرنامەی کابینەی نۆیەم تایبەت بە خەمەکان و
ڕاستپاردەکانی بواری کردی تەندروستی بۆ کابینەی نۆیەم لە هەرێمی کوردستان بەردەوامە. دێمە لای میوان ئازیزانە بەخێر بێن سەر و سەر چاوم دیارە ئێستا بە شێوەیەک لە شێوەکان بیرۆکەیەکتان لەسەر کۆی بابەتەکان هەیە، بەڵام من هیچ پرسیارێکم نییە لای و خاتونەوە دەستپێیەکەم. ئەگەر مایکەکە بگری بەدەستەوە لە دەم نزیکی بکەیتەوە ئەو کۆمنتانەی تۆ هەتە و قسانەی تۆ هەتەوە ئەو پرسیارانەی کە جەنابتان هەتانە چین فەرمونون. من دکتۆرە سۆمام ڕێز مقیمین ینی سەرۆکی پزیشکانی شتەجێ خولاوم لە مستەشفا ڕزگاری. بەڵێ ئێمە وەکو دکات 2 ساڵ پێش ئێستا تەخەرجمان کردیان، ساڵی دووەم ڕۆتێتەرین بە ئام ژمارەی ئەو تەخەرجانەی کە لە کولیەی تۆپ تەخەرج دەکەن زۆر کەمە حەسەب ئەو جێگایانەی کە بەسەر ئێمە دابەش دەکرێت. بۆ نمونە ئێستا ئێمە عەدەدمان تقریبەن لە 100 کەمترە، حتى چۆمان و ئاکرش بە ڕۆتەیتەری ئێمە پڕ دەکرێتەوە، ینی بە پزیشکی نیشتەجێ خولاوەکانی ئێمە. بە ئەمەوە دەکا ژمارەی ینی پزیشکانی نیشتەجێ زۆر کەمتر بێ بە بەرامبەر بەو شوێنانی کە پڕی دەکەینەوە. ئەمە لەلایەک دووەم شت کارکردن چۆنەڵێ کاتژمێری کارەکردنەکانمان زۆر زیاتر دەبێ بە ئەموا دەکات ئەو پزیشکێک کە لە تەواریەکان داوام دەکا چونکە ساڵی یەکەم هەمویان تەواری داوام دەکەن، بەوا دەکات ماندی بێ هیلاک بێ. لەگەڵ ئەوەش ئەو ژمارە زۆری کە نەخۆش ڕۆ لە تەواریەکان دەکات بەبێ ترایج، ینی هیچ دیار نییە ئەو نەخۆشە پێویستی بە تەواری نییە زۆربەی جار، ینی لەوانەیە بڵێم لە 100 نەخۆش 6 نەخۆشی پێویستی بە تەواری نییە. باش ینی حاڵەتی ساردە بەڕاستی. بۆچی ئەنێدرێنە ئەوێ؟ نانێردرێن. ئەم قەزدمەوەیە یەکێک لە شتانی کە زۆر زەرورە بکرێ هێڵت ئەجوکیشنی خەڵکەکەیە لەوێر ینی کو بڵێتەوە یە بکرێن لەسەرەوەی ئەو مستەشفیانەی کە بۆی ئەڕۆن چی خزمەت گوزاریەکی تێدایە. باشە جەنابتان لەو ڕۆوە چ پێشنیازێکەکەن کە ئەمە بووە بە خەم لە لای تۆ ئەستەکەی کێشەیە ئەبێت چارەسەر بکرێت، چۆن چارەسەر بکرێت؟ ئەمە تەنیا خەمی من نییە بەڕای من، چونکە ینی یەکێک لە ناخۆشترین شتەکان کە دێتن مەسەلەن نەخۆشێکی مناڵمان لۆ دێ دێتە ڕۆژ هەڵات کاکیگیان پێی دەڵێ لۆی شەرح دەکەی ئەم نەخۆشە مناڵە مستەشفای مناڵانمان هەیە بتکایە بڕۆ مستەشفای مناڵان تەبعاً هین ناکەن یەکسەر هەڵ ئەچن مناڵەکەم نەخۆشە تۆ بێوەریگری ئەمە ئەوێرنێسە خەڵک بزانێ هەر مستەشفایەک هۆشیاری تەندروستی فراوانتر و زیاتر بکرێت. زۆر سپاس دەکەم دکتۆر. ئەچمە لای دکتۆری تەنیشتت دکتۆر جەنابتان خۆتان بناسێن و ئێوە ئەتانەوێت لەسەر چی قسەکەن. زۆر سپاس بام دەرفەتەکەی ئەدگار من دکتۆر معاف عەبدوڵڵا کە دکتۆرام لە پەرستاری هەیە لە زانکۆی علم پزیشکی تاران لە پەرلەمانی کوردستان لیژنەی تەندروستی ئەسڵان تا ئێستا هیچ یا پرۆژە یاسایەک نەبووە لە نەبوو مافی نەخۆش لە نەبوو مافی دکتۆر نە لەبوو مافی پەرستان نە نەبوو مافی هیچ چین و توێژێک. ئەمە دەبی یەکەم شت لە کابینەی نوێ پرۆژە یاسایەک ئامادە بکرێت ئەو پرۆژەی تەندروستی چالاک بکرێتەوە چالاک بکرێت و پرۆژە یاساکان ئەپدەیت بکرێنەوە لە سیستەمە وڵاتەکان ژوەر بگرێت و چا بکرێت. لەوێ دوو حاڵت بەدیارەکەوێت یەکێکیان پێ دەڵێن جوب دیسکریپشن واتە بەرنامەی کار. من دیسان دووبارەکەمە خۆم کە دکتۆرام هەیە تاکە کەسم ئەفەن کە باسی خۆم ئەکەم چون ئەو معاناتی خۆمە لە هەموو پارێزگاکانی هەرێمی کوردستان لەسەر کەرتی گشتی تەندروستی یەکەم کەسم کە دکتۆرامە بێت بەڵام نازانم کاری من چییە. من کە باسی خۆم ئەەکەم پەرستاری هیچ شتێک هیچ بەرپرسیارەتێکی پەرستاری لەناو وەزارەتی تەندروستی نیە تەنها بەڕێوەبەراتێک هەیە. لە هەموو وڵاتان جێگیری وەزیر پەرستارە وەزیر پەرستارە بەڕێوەبەراتێک لە هەموو کۆی گشتی وڵاتان بەڕێوەبەراتی گشتی پەرستاری و مامەنێک کەچی لێرە نییە. هیوادارم لە کابینەی نوێ بە زووترین کات ئیش لەسەر ئەمە بکرێت. خاڵێکی تر سندیکا و کۆمەڵەکانە بەڕاستی لە سندیکا و کۆمەڵەکان کارێکی وایان نییە کەچی لە دنیا کاریان ئەزانی چەکاکیاتگار کاریان پرۆتۆکۆل لە نێوان پەرلەمان و وەزارەت پرۆتۆکۆلەکان دادەڕێژن پرۆژە یاساکان تەقدیم دەکەن ئیشکردن لە زۆر سپاس دەکەم دکتۆر. کێوێ قسە بکە فەرموو دکتۆر. دکتۆر عەباس پزیشکی ددان سڵاوتان لەبێ سڵاو بۆ بینێرانی کوردستان 24 پێم خۆشە قسەکانم پۆڵێم بکەم بەسەر دوو بەشێکی کە پەیوەندی بە سیستەمی تەندروستی بەگشتی هەیە و بەشێکیشی وەکو بوارەکەی خۆم کە پزیشکی ددان. باش
ئەوەی کە پێویستی بە ریفۆرم کە باز دەکەین پێم وایە کابینەی نوێ و سەرۆکی حکوومەت جەنابی بەڕێز کاک مەسرور بارزانی و وەزیری داهاتووی تەندروستی ئەرکێکی زۆر سەختیان هەیە لە وەرگرتنی وەزارەتی تەندروستی کە کۆمەڵێک کەم و کوڕی ئەجگار زۆری تێدایە پێم وایە ریفۆرم بە سێ خاڵ دەکرێت ئەو سێ خاڵ دەبێت ئەگەر بمانەوە ریفۆرم بکەین پێویستە ئەو سێ خاڵە جێبەجێ بکەین یەکەمیان پێویستی بە جورئەت و بڕیاردانە دووهەم پێویستی بە ئیخلاص دڵسۆزی هەیە کە کەسانێک دابنێن بە جدی بیانەوە ریفۆرم بکەن لە سیستەمی تەندروستی سێهەمیان ئیدارەدانێکی دروستی تەندروستیە لە هەرێمی کوردستان کە یەکێک لە خاڵە هەرە لاوازەکانی ئێمە بریتی بۆ لە ئیدارەدانێکی لاوازی سیستەمی تەندروستی کە کەسانی شیاو لە شوێنی شیاو نەبوون تا ئێستا و بە هەدەردانێکی ئەجگار زۆر هەبووە لە بودجەی وەزارەتی تەندروستی من بەشداریم لە دووسێ کۆنفرانساتی بەڕێبەرایەتە گشتیە کەواتە تۆ پێت وایە وەزارەتی تەندروستی سەرکەوتوو نەبووە لە ئەدای خۆی لە جێبەجێکردنی ئەو ئەرکانەی لە ئەستۆیەتی لە 4-5 ساڵی ڕابردوو پێم وایە نسبەتەن ناتوانین بڵێن بەڕەهایی نسبەتەن بەڵێ باش سەرکەوتو نەبووە و بەهدەردانێکی زۆر هەبوو بەردەوام کورتهێنانێکی ئەجگار زۆر لەو بجێ هەبووە کەدانرا و لەو داهاتی کە وەزارەتی تەندروستی دەرزەکەت بۆیە پێم وایە پێویستی بە قوربانیدانە یەکەمیان دەبێ حکوومەت دووەمیان دەبێ هاوڵاتی بیدا ئەوەی پەیوەندی بە هاوڵاتی هەیە بە نمونە یەکێک لە ڕێگە چارەکان کە دەکرێت وا بکەین کە سیستەمی تەندروستی باش ببێت ڕێژەیەکی زۆر کەم زیادکردنی ئەو بڕەپارەی کە هاوڵاتی سەردانی نەخۆشخانەیەکی پێ دەکا بە نمونە هاوڵاتی ئەو سرویسەی کە لە نەخۆشخانەیەکی حکومی بە 500 دینار یان 1000 دینار دەستی دەکەوێت لە نەخۆشخانەیەکی پرایڤت ڕەنگە بە 100,000 دەستی نەکەوێت ئەوەی حکومی دەکرێت بکرێتە 10,000 5,000 یاخود 15,000 لە مقابلی ئەوە هەم هاوڵاتیەکە گوزارێکە زیاتر بکرێت کوالێتی ئێمە یەکێک لە کێشەکانمان ئەوەیە زۆر گرنگی بە چەندێتی دەدەین کوانتێتی ئەوەندە احتیمام بە کوالەتی نادەین کە یەکێک لە کێشە گرنگەکانی ئەمە کە لە ڕوانگەی خۆتەوە دکتۆر وتل لە ڕوانگەی خۆشمەوە وەکو پزیشکێکی ددان زۆر کورت و پوخت بێ سپاس ئەوەی کە پەیوەندی بە پزیشکی ددان هەیە ئێستا لە کۆمەڵگە پزیشکە ددانەکان کە لە سنووری پارێزگای هەولێر من ئاگادارم کەم و کوڕێک ئێجگار زۆر هەیە جگەلەوەی کە کارمەندێکی زۆر 4 خولی دەرچوان ئەوە یەکێک لە کێشە گەورەکانەکە کابینەی داهاتوو دەبێت کاری لەسەر بکات 4 خولی دەرچوت هەیە لە زانکۆکانی هەولێری پزیشکی زانکۆی سلێمانی زانکۆی دۆگوە کۆلێژ ئەهلیەکان پزیشکان لە ماڵەوە دانیشتون کە ژمارەیان لە 600 پزیشکی ددان بە هەمان شێوە دەرمانسازی و پەرستاریشەیە کە ئەمە بەردەوام هێنانە خوارەوەی توانستی زانستیانە کە لە پیژەکەیان دابراون کە پێویستە بەجددی ئاوڕێک لەوە بدرێتەوە زۆر سپاسانەکەم بێگومان من دێمەوە خزمەتتان بۆی ئێوەش قسەی خۆتان بکەن بڕاتانە بێ من هاوڵاتیەک پێی وتەموتی نەشتەرگەریەکمان کردووە 1500 دۆلاری تێچووە ئامادە نەبوون ئاوێکی مغەزیمان بنێ یان بیەڵن بچینە دەرەوە تا پارەی ئاوی مغەزیەکەش نەدەین ینی ئەوەندە بابەتەکە بۆ بە بابەتێکی مادی مەسلەی گیان و ڕۆحەکە خراوەتە لاوە من ئەچمە لای دالیا لە سلێمانی دیارە دەمێکە میوانەکەی ڕاگرتووە داوای لێبوردن ئەکەین دالیا سڵاوتان لێبێ پێم خۆشە یەکەم پرسیار بەو پرسیارە دەست پێ بکەی لە میوانەکەت کە ئایا ئەوان هەرگیز لە ناو نەخۆشخانەکەی خۆیان لە نەخۆشخانەی شار کە لە نەخۆشخانەیەکی قەرەباڵغە خەڵکێکی زۆر نەخۆشێکی زۆر ڕووی تێکە هەرگیز ڕاپرسیەکیان کردووە بۆی بزانن ئەو نەخۆشخانەی دێن بۆ لای ئەوان و لە نەخۆشخانەکە ئەڕۆنە دەرەوە ڕازین لە خزمەت گوزاریەکان یاخودنا باقی پرسیارەکان بۆ تۆیە زۆر سپاس یادگار بەڵام من کە لە ئێستا لە نەخۆشخانەی شارم لێرە شەوانە ڕۆژیەکە لە ساڵی 2013 کراوەتەوانێ یەکێکە لەو نەخۆشخانەی کە زۆرترین چارەسەری تێدا دەکرێت لەسەر ئەو ڕاستپاردانەی کە چی بکرێت لە کابینەی نوێمدا من دکتۆریادم لەگەڵدا دکتۆریاد نەقەشبەندی و دەبێژی فەرمی نەخۆشخانەی شاری سلەیمانیە بەعام ئەم کاتۆ باش دکتۆر داوای لێبوردنەکەی زۆر ڕامانگرتیت بەڵام ئەمەیە لەسەر ئەو ڕاستپاردانە دیارە کە پێشتر قسەمان کرد ئێوە
چەندین ڕاستپاردەی تایبەتان هەیە کە ئومێد دەکەن لەم کابینەیە چارە سەر بکرێت و لە هەمان کاتدا یادگار پرسیارێکیە ئایا ئەو نەخۆشانەی کە لێرە چارەسەرەکرێن ئێوە هیچ ڕاستیان بۆ نەڕاپرسیەکتان کردووە لە دوای چارەسەرکردن و ئەچنە دەروانێت تا چەندە ڕازین لە نەخۆشخانەی شار؟ پێشەکی سوپاسدانەکەم بۆ داوای لێبوردنەکەش بوراوە ناساییە بەنسبەت وەکو بەڕێبەتی گشتی تەندروستی سلێمانی ئێمە ئەو ڕاستپاردانەی کە هیوادارین لە کابینەی نوۆی حکوومەتی هەرێمی کوردستاندا جێبەجێ بکرێ یەکێ لە خاڵەکان کە گرنگە تایبەت گرنگیدانی زیاترە بە کەرتی فریاگوزاری خێرا کە تۆ زانانی ئەمە کەرتێکی زۆر حساسە کەسەکان لە نێوان ژیان و مردن ڕزگار دەکات خاڵی کە کەم پێم خۆشە ئاماژەی پێبم باسکردن لەو جیاکردنەوەی کەرتی تایبەت و کەرتی گشتیە کەەوە زۆر گرنگە هەروەها دامەزراندن ئەوە ڕەنگە داوای زۆر لە کەرتەکانی کە بێتیش چکە ئێوە دەزانێن بەڕێبەتی گشتی 27,000 میلاکمانەیە بەڵام لە ئێستادا ئێمە 14,000 میلاکمان هەیە و چونکە لە چەند ساڵی ڕابردووە دامەزراندن نەبووە بە تایبەتی کارمەندان کارگوزاران لەگەڵ شۆفێرانە هەروەها دروستکردنی نەخۆشخانەی هیوای گەورە چکە زان نەخۆشخانەی هیوای ئەستەیەکە لە سنتەرە باشەکانی چارەسەری شێرپەنجە وەک هەبووە ئەم پرۆژەیە هەبووە و ئامادەکاریەکانی بۆ کراوە کە بریتە لە دروستکردنی نەخۆشخانەیەکی زۆر گەورەتر کە بەو هیواین کە دروست بکرێت هەروەها گرنگی کە ئێمە لە بەڕێوەبەتی گشتی کە لە پلان کراوە کە بکرێت لەلایەن خودی بەڕێز بەڕێوەبەری گشتی و دکتۆر سەباح قەستەڕەی مێشکە کە ئەمە هیواداری لە کابینۆنە پاڵپشتێکی تەواو هەبێت بۆی ئەو بەرنامەی کە دانراوە جێبەجێ بکرێت چونکە ئەمەش بەڕاستی گرنگی زۆر تایبەتی و چەندین کەس لە مردن ڕزگار دەکات چکە ئەو حاڵەتانە حاڵەتی گیرانی بۆریەکانی مێشکە کە چۆن قەستەڕی دڵەکرێ هەروە قەستەڕی مێشکیش بکرێ هەروەها دروستکردنی بینا یاخود باڵەخانی نیە بۆ نەخۆشخانەکان کە ڕەنگە ئەمە کەم و کورتیەک بێت لە زۆر لە شارەکان هەبێت و چکە ئێستا ئێمە توانین لە ڕووی ئەگەر باسی کەرتی تەندروستی بکەین لە شاری سلێمانی لە ئاستێکی باشدایە بەڵام ئاستی باشتری شەیە بێگومان چکە تەندروستی هاوڵاتیان گرنگە بە نسبەت ئێمەوە چونکە بەڕاستی تەندروستی وەستانی نییە وەکو چۆن لە هەموو وڵاتان دەبینێن هەمیشە لە پێشکەوتنایە وەستان ناتوانانی بڵیت ئێمە ئەمە کۆت گەشتونێتە لوتکە نییە لە تەندروستیا بەڕاستی بڵێ من وەک خۆم چەند پرسیارێکمە یەکێ لەو پرسیارانەی کە خۆت باسی لەوە کرد کە نەخۆشخانەی هیوای گشتی بکرێتەوانە یاخود هیوای گەورە بەڵام لە ماوەکانی ڕابردوو وەک ئەزانی نەخۆشخانەی هیوا دەرمانی لێ ئەبرایان تووشی چەندین حاڵەتی بەپەلە ئەبوونەوە ئەو نەخۆشخانە و داوای هاوکاریانەکردن نەمانی دەرزی بوو نەمانی دەرمان بوو بۆ ئەوە چی بکرێ باشترە پێشەکی ئەمەوانی باسی ئەوە بکەم نەمانی دەرمان لە نەخۆشخانەی هیوا بەو ئاستە نەبووە کە بەداخەوە لە هەنێک ڕاگەیاندنەکان هەڵایەکی لەسەر کرا ڕاستە ئەگەر تۆ باسی نەخۆشکی لە ڕۆژێکا 6 نەخۆش ببینی بە نمونەی هێنمەوە ئەگەر تۆ لەم 6 نەخۆشە بۆ نمونە 4 نەخۆش 5 نەخۆش عیلاجەکەی نەبێت کە عیلاجەکان زۆر جار لە وڵاتە پێشکەوتەکان و سنتەرە پێشکەوتەکانیش نەبووە بەڵام ئێمە داواکاریمان چیە زیادکردنی بودجەیە کە ئێمەیەکێکە لە ینی داواکاریەکانی بەڕێوەبەری گشتی تەندروستی سلێمانی زیاتنی بودجەیە بۆ کڕنی پێداویستێ پزیشکیەکان و هەروەها دەرمانیش هەروەها ینی حەزەکەم یان خۆشحاڵم باسی خاڵێ بکەم دروستکردنی یەکەی نیشتەجێبوون بۆ کارمەندان و پزیشکان و هەروەها زیادکردنی دەرماڵە بۆیان چکە تۆ پێوە نەتەوێت ئەوەی بارە قورسەی کە لەسەر کارمەندان و لە نەخۆشخانەکانە جێبەجێکن کارمەند و پزیشک و کارگوزار و شۆفێرەکانە کە گرنگە لەم دوو ڕووەوە پاڵپشتی تاویان بکرێت دکتۆریات وتەبێژی فەرمی بەڕێبەتی تەندروستی سلەیمانی بەڵێ دالیا زۆر سوپاس دکتۆر لە جەنابتانەوە دیسانەوە دەست پێ بکەینەوە بەگشتی کۆمنتان چی بوو و من هەندێک پرسیاری تایبەتشم هەیە ینی بە دیاری کراوی بۆ نمونە ئەڵێت کێشەی دەرمانمان هەیە لە نەخۆشخانەکە لایەنێکی تری قسەکان ئەوە بوو ینی وەکو دکتۆریات ئاماژەی پێدا ئەڵێ ژمارەی باڵەخانەکان زیاد بکرێ ئایا ئەمەش دیسان پەیوەست نابێتەوە بە کوانتیتی و کواڵیتیەوە ئێمە کێشەمان لە چەندێتی هەیە یا کێشەمان لە چۆنێتی خزمەتگوزاری ناو ئەو باڵەخانەیانە شەیە کە ئێستا هەن و هاوڵاتیان سەردانیەکەن بەڕای من ینی ئێمە سەرمایەکی زۆرمان هەیە لە پارە دەڵێ لە دەستی کار دەڵێ لە بینایە و ئەوە دەڵێ سەرمایەکی باشمان هەیە بەس هەر دەگەڕینەوە سەر مەسلەی چۆنیەتی باشترین سوودوەرگرتن لەو سەرمایانە ئەوەش کە بە باشترین سیستەم دەبێت بۆیە دێنەوە سەر سیستەمەکە لە دهۆک باسی کێماسیەکان کەم و کوڕیەکانی نەخۆشخانەی کرد لەوانە بوو پێی تەواو نەکرێت سەری لێشەوە لە چێوە دەست پێکا لەکوێت تەواویکە ئەوەندە زۆرن بەڕای من بە دواکەوتنی کەم و کورتی مەسەلەن ڕۆژانەی نەخۆشخانەکان و ئەوانە ئەوەندە زۆرە کەگەر بە دوای پڕکردنەوەیان بی بە دوای ئەوە بی بڵێ ئەو مشکلانە حەلەکەم تەندروستی لێرە باشە بێ ئەوانە وەکو وای بە دوای
پاسێکی لە دەستوو بکەوی یعنی پاسەکە بەڕاستی زۆر دووریش کەوتێتەوە ئەگەر لە بیدایەتی لە سلۆری لەوانە بوو پێی ڕابگەی بەڵام ئێستا زۆر درەنگ بووە بۆیە بەڕای من خەم ینی لە نوێکردنەوەی ئەو سیستەمە بخورێ باشە بۆی زۆرترین سوود لەو سەرمایانە وەرگرێکە هەیە چکە بەڕاستی دەستی کارمان هەیە وەکو دکتۆر ئاماژەی پێدا یەک بار دکتۆر و پەرستار و دەرمانساز هەر تەعین نەبووە بەڵام ئەگەر پرسیارەکە بکەین بڵین بۆچی ئەوە چەند دەمێکە باسی ئەو سیستەمە دەکرێت کە ئەکسپایر بۆچی نوێ ناکرێتەوە بەڕای من ئەوە گرنگە ینی کە ئەو پرسیار بەنسبەت قسەکانی دکتۆر ماف کەوتی لە ینی سیستمەکە لە 2012 جارێکی تر ئەپدەیت کراوە زۆر دوور نییە بەڵێ سیستەمەکە ئەپدەیت کراوەتەوە بەڵام ئێستا بۆ خۆمان دەبینین ئێمە پێناسی دەستنیشانێکی نەخۆشیەکەی ئەو سیستەمەمان کرد گوتمان سیستەمێکی ئەکسپایرە بەڵام وەصفی واقعی ئێستامان نەکرد وەصفی واقعی ئێستا بکەی بەڕای من زۆر جوانتر لە بینەران و لە خۆشمان ینی باشتر وێنەکە لە خۆمان دەگەێنین خەڵک کە سیستەمێک ئەکسپایر دەبێت ناتوانێت بە پیر نوێبوونەوەکان بێ بە پیر زیادبوونی داخوازیەکان معقدبوونی داخوازیەکانەوە بێ خەڵک ڕناوەسێ لەسەر ئەو سیستەمە لە تەنیشتی ئەو پەرەڵێڵ سیستەمی خۆی دروست دەکات وەکو شارێک کە با بڵێن شارەوانی ڕێگە پێ نادا کە تۆ خان و لێرە دروست بکەی بۆ شێوە دروست بکەی خەڵکێک کە ناچارە خان و دروست بکە لەسەر ئەو ڕناوەسێ ئەو ڕێنمایەوانە دێ تەجاوز دروست دەکات گیتۆ دروست دەکات وردە وردەوای لێ دێ گیتۆ دروست دەبێت ئێستاش ئەگەر باسی سیستەم بکەین کەرتی تایبەت بە کاملی گیتۆیەکی گەورەیە باش دەرەوەی هەموو تەندروستی سیستمی تەندروستی دکتۆر ینی وەزارەتی تەندروستی هێندە دەست بەستراو بۆ کە نەتوانێت بەدیلێک ئەلتەرناتیڤێک بدۆزێتەوە لە پاڵ ئەمەیە لە ئاستی ئەو دۆخەیە بێ ینی دکتۆر هەستەکەم ینی زۆر بابەتێکەیە کەس ناچێ بەلایە ئەویش گلەیی هاوڵاتیانە ئەویش کوواڵەتی خراپی دەرمانەکانە بە قاچاقبردننی دەرمانەکانە ینی بڕاتان نەبێت خۆتان لە من زۆر زیاتر شارەزان شێرپەنجە لە هەرێمی کوردستان ساڵ بە ساڵ بەرزە بێتەوە کوواڵەتی خواردنمان خراپە کەش و هەوا و ژینگەمان خراپە ینی با هەر لە بابەتە ئەوەی چۆن زۆر بڵێن نوخبەی و دەستە بژێریەکە نەمێنینەوە بین ئەو بابەتانش ئەمانە چۆنە بێت لای لێ بکرێتەوە ئەم حکوومەتە ئەتوانێت چارەسەری بکات یان لەوە دەرچووە کە چارەسەر بکرێت دەتوانێت چارەسەری بکات بە یەک دووشت یەکەم دەست پێ بکە ئەولەویەت بداتە تەندروستی ئەولەوێتیش بەوە نابێت وەکو دکتۆر وتەبێژی وەزاری تەندروستی گوتی لە بودجە 5 بکرێتە 5 بکرێتە 10 بەڕاستی بە من لەناو ئەو واقعی ئێستا لەناو سیستەمای هەمووی بەهەدەردان دەبێت من پێشی ماوەیەک سەرۆکی بەشی تاقیگە دووسێ کارتۆنی هێنا هەمووی فحوسات بای زیاتر لە دووسێ دەفتەر دەبوون وتی ئەوە تەنها ئیچەند مانجێکە هی خەڵکێکە کە فەحسی کردو و نەهاتوێتەوە ئاماژەیان بەوەدا دکتۆرە سۆما بۆ گەر هەڵە نەبم کە خەڵکێکی ڕوو لە تەواریەکە نابێ بێنە هەر بە شوێنیان نادووە خەڵکیش هەیە دێ ڕۆژانە بە علاگە دەرمان دەبا بە علاگە دەرمان دەبا کە ئەوەش بە هەدەردانە بەڕای من لەو سیستەمەدا بودجە زیادکردن غەڵەتە پێویستە یەکەم کابینەی نوێ قەراری ئەوە بدات ئایا سیستەمەکە هەر بە خۆڕایی بمینێتەوە یانیش بدرێتە دەستی کەرتی تایبەت ئەگەر قەراریدا بە خۆڕایی بمینێتەوە پێویستە دوو قەراری زۆر مهمەیە بیدا ئایا هەر بە خۆڕایی بێوەکو ئێستاواتە نان و چێشتەکار خۆی لێنێ خۆی بیداتە خەڵک یانیش بێت بیداتەوە مستەشفایەکان دەست ئەوە کات سربەخۆیان کات مستەشفایەکان خزمەتگوزاریەکی کۆنتترۆل کرا و پێشکەش بکەن کوالیتێکی کۆنتترۆل ئەو پارەی خزمەتگوزاریەکە بدات بەس ئۆپشنی دووەم ئەگەر بێت و بڕیاریشیدا کە زیاتر حکوومەت بەڕاستی سیاستوانەکانمان زیاتر تیزارەت دەکەن و ئەوانە ئەگە بڕیاریاندا بیدەنە دەستی کەرتی تایبەت ئەو کاتی دەبی یاسای بیمە و بیمە دروست بکەن باشە ئاگام لێ بوو سەر ئەلەقان بە وەکەوەی کە ڕازی بوویت و متفق بووی لەگەڵ قسەکانی ینی خۆی حەلەکە حەلە جزریەکە لە ڕێگەوە بتێوێت چارەسەری بکەیت دەبێ ئەو سیستەمەی کە هەیە کە ئەو سیستەمە مەرکەزیەی کە بۆ منە وەزیر بەرپرسە لە بنکەیە گیابانی مەڵبندێکی تەندروستی لە هەڵەبجەیە لە زاخۆیە لە چۆمان دەبێت ئەو سیستەمە بگۆڕدرێت دەبێت لە مەرکەز هەڕەمەکە هەڕەمی ئیداریەکە کارگەرەکە نەکا کە وەزیر تەداخلی کورسیەکی ددانت بووێ بە سادەی باسی بکەم بۆی هاوڵاتیان لێمان تێبگەن ئەگەر کورسیەکی ددانت بووێ لە بنکەیەکی بۆ نمونە لە زاخۆ دەبێت تۆ ئەم
يعني ئەوەندە ڕۆتینی تێدا تا دەگاتەوە مدیر عام یعنی ئەوەندە تاخیر دەبێت باوەڕکە خزمەتگوزاریەکە زۆر درەنگ دەگاتەوە ڕەنگە پێویستی ئەمە کورسەکە نامێنێ یا خۆیان کڕی بێت بەڵێ بەڵام ئەگەر بێت و لا مەرکەزیەت بەیانی ئەگەر ئەم شوێنە خۆی ئیدارەی خۆی بدا و لە ڕووی ئیداریەن و لە ڕووی مالیەن ینی لە ڕووی داراییەوە ینی دەبێت ئێمە تەوەجهمان وابێ وەکو دکتۆر باسی کرد نابێت تەنها باسی ئەو بکەین حکوومەت بودجەمان بۆ زیادکە بۆ ئەوەی خزمەتگوزاری زیاتر بێت زیاد بکرێ یاکەم من خۆم وەکو دکتۆرێکی دەرمانساز بەر لە قەیرانی دارایی و ئێستاش هەردوو وەزعەکەم دیوە باوەڕکە یعنی شتێکی ئەو تۆ نەگۆڕە ینی هەمان ئەم کێشانە ئێستا هەبوو کە هیچ کێشێکی داراییمان نەبوو کێشەکە لەوەیە تۆ دەبێ تەوەجهمان بەرەو ئەوە بێ ئەم بنکەیە ئەو نەخۆشخانەی خۆی ئیدارەی خۆی بدا خۆی میزانی خۆی بەرپرس بێ لەسەری ئەو بەشەی کە حکوومەت بۆی دیاری دەکا ئەو بەشە خۆی ئیدارە دەدا لە پاڵ ئەوە دەبێ خۆیان سیستمێکی وادا بنێن کە سەرچاوێکی داهاتیان هەبێ بەبێ ئەوەی بارگرانیەک لەسەر هاوڵاتیان دروست بێت بەڵێ بەبێ ئەوەی بارگرانیەک لەسەر هاوڵاتیان دروست سواس دەکەم دکتۆر مەغدی ئێستا دێمەوە خزمەتی ئەوەش دکتۆر حەمدێ و دکتۆر ڕێبین بەنسبەت چۆن چی بکرێت کە ینی من وامەزانی هەر لە هەندێک بوار ئەمە ینی بۆ بڵێن ڕاستەقینە و ساختە و مزەیەفەیە وتانێ وردە وردە خەریکە گەینە قەنەعەت کە نەخۆشمان هەیە ڕەنگە هەر بۆ پیاسەیەک بێت وەکو دکتۆر ئاماژەی پێدات دنیایەک پشکنین و فەحسی بۆ کراوە هەر نهاتووە بەلایە لە نەتیجەیە ئەمە لەسەر حکوومەتەکەوێت ئەمە چۆن چارەسەر بکرێ بۆی هەموو کەسێ ڕوونەکاتە نەخۆشخانەکانی فریاکەوتن و ڕێگەیەک بە ڕێگەکان بدۆزرێتەوە کە ئەو بەهەدەردانە ئەگەر کۆتایشی پێنەهێنرێت کەم بکرێتەوە کاگیارێرە ئەو پرسیارە جواب دەدەم هەندێک شتریش باز دەکەم فەرموو ئەوە شتێکە بە ئاسانی حەل دەبێت بەڕاستی لەبەرەوەی مستەشفای حکومیە مستەشفایەکی بەلاشە پارەی تێدا نییە کابرا دێت دکتۆری قسایی دەبێنێ بیتاقەشی بڕیا هەیە ناش بڕێت بە 500 دینار و فحوساتی لۆ دەکرێت فحوساتەکەش بە پارێکی زۆر کەم دەچی دەیکات و نایەتەوە دوو نەخۆشەیە بە دکتۆرەکەڵێ بێ زەحمەت فەحسی خوێنم بۆ بنووسە فەحسێکی ڤیتامینی دیشم بۆ بنووسە بەڵێوەیە بەخۆی ئەوە بە ئاسانی چارەسەرەکرێت ئەگەر بکرێتە پارەکی زۆر کەم نەبی زۆریش نەبێت وەکو پرایڤێت نەبێت وەکو هەندێک لەعاشی مناسبی هاوڵاتیان بێت زۆر بە ئاسانی ئەو شتێک کۆنتترۆل دەبێت شتەکە نامێنێت خەڵک دێت ئەمە ڕۆژانە لە ئیسچاری خۆمانلوت و قورگوژێ 200 تا 250 نەخۆش دێ 250 نەخۆش چەندی نەخۆشی ڕاستەقینن هەفتاهشتای ڕاستەقینە بی ئەوی تری بەشی زۆری ڕاستەقینە نییە حالە کرایە لە مەرکەز سەحیەکی دکتۆر نەیدیتیا لای خۆتانەوە بۆ نەتانتوانی وەمە چارەسەر ئەمە کۆنتترۆل دەکرێت بە سیستم کۆنتترۆلەکرێت بە دکتۆر ناکرێت بە مستەشفاش کۆنتترۆل ناکرێت لەبەرەوەی شتێکی سیاسی لە پشتە ناتوانانی مستەشفا بڵێ وەری ناگرم دەبێ وەریکرێ حالە کرایە کەس نازانن چۆن حالە کرایە لە وڵاتە پێشکەوتوەکان لە بەریتانیا لە سوید لە هەر شوێنە گە بتێ دکتۆرێکی قسای ببینێ 6 مانگ دەبی لە سڕێبی هەتا دەچی دەیبینی لێرە نەخۆش دەتوانێت بچیتە مەرکەزێک یان بەبێ حالا کابرایە گۆدوی کەتی و دێتە لای قسای و دەبێ عیلاجیشکە و بیتاقەشی پێنێ و لەسەر بیتاقەکە و گلەیژەکە دەڵێ دەرمان نییە کەواتە لێرە بتێ زۆر بە ئاسانی چا دەبێ ئەم پێم وایە ئیرادە هەبی دڵسۆزی هەبی ڕازگۆیی هەبی لێشەکان سیستمی سەحی گۆڕانکاری تێدا بکرێت پرایڤێت لە حکومی جیا بکرێتەوە بەڵام حکومی نابێ بەلاش بێت بەلاش بێت بەڵێ دکتۆر حەمدێ بێمە لایەوە بە حکمیەوە ئێوە لە ناو زانکۆشن ینی دکتۆرە ئاماژەی بەوە داوتی ژماری دەرچوانی کۆلێژی پزیشکی کەمترە لەوەی دەرەقەتی نەخۆشخانەکان بێت ینی ئاماژەی بەوە داوتی تەنانەت لە چۆمان و ئاکرێش هەر ئەوانەی ئێمەیان بۆ نێرن لە هەولێرەوە ئەمە چارەسەر ئەکرێ حقیقت بەنسبەت ژمارەی ئەو دەرچوانی کە کۆلیژە پزیشکەکانە چ پارێستانان چ پزیشکەکانن ئێستا کۆلیژە پزیشکەکانی ئەهلیش کرایتەوە لە کوردستان و پێم وانە کە ببیتە گرفت ئەگەر بێت و چارەسەری یعنی بەرنامەیەکی پلانێکی دروست بۆ دابنرێ و ئەوانە بە وەخت و کاتی و ساتی خۆی داخلی سیستم بکرێن و هەروەها بە هەمان شێوە سوود ببینن لەو کەسانەی کە لی سیستمدان ئەمن ڕێزم هەیە بۆ دکتۆرە مقیمەکان لەوانە زۆر ماندینە بەڵام پزیشک هەیە هەفتە 1 ڕۆژ داوام دەکەن یان لە مانگێ 2 ڕۆژ دەوام دەکات بە تایبەت ئەو پزیشکانەی کە دەنێرێنەوە دەرەوەی شار بۆ ئەوەی خزمەت بکە گلەییشی هەیە ئەمن بام ئەو گلەیە لە پزیشکانیش بکەم یان پەرستار هەیە خەفەر دەگەی هەفتەیەک لە مانگێک خەفارەت دەگری و ئەمن بە من سوئی تەوزیعە
ینی دابشکردنی ئەو کارمەندان تەز وەکو دکتۆر مەعاف گوتی ئەمە کارمەندێکی زۆرمان هەیە بەڵام دروست تەوزیع نەکرایە ژمارەکە کێشەی نییە کێشە نییە ئیدارەدانەکەی دابشکردنەکە کێشەی خەڵک بە مزاجی خۆیە واستەی دەکات خەڵکێک کە دەستی دەڕوات لە ناوەندی شارە خەڵکێک کە دەستی ناڕوات حاڵی دەکەن دەشتە گوندێکی تر کە دەچیتیش دەلی ئەمن لە مانگی بە شەرتێک دەچم کە مانگی 2 ڕۆژ بچم و ئەویش وا دەکات کە هاوڵاتی ئێمە ناڕەزامەند باشە دەستی حزب و دەستی سیاست چ گورزێکی داوە چه زەربەیەکی داوە لە کەرتی تەندروستی چونکە لە ماوەی ڕابردوو لە کەلار ینی وایلیات کەمپین بکرێ بۆ پزیشکێک کە تەنها لەبەر ئەوەی ڕێگری لە هەندێک بەدهەدەردان کردووە ڕێگری لە هەندێک گەندەڵ و گەندەڵکار کردووە کە بەردەوام نەبن ناچار کراوە بە تەلەفۆنێک کە گەرمیان بەجێ بهێڵێت لەم ڕۆوە پێشنیازت چییە بۆ ئەم کابینەیە پێشنیاز دەکەم کە کابینەی نوێ و وزارەتی تەندروستی بە تایبەت بواری تەداخل دەستێوەردانی حزبی و نازانستیانەی هەر شتێکی تر دوور بکاتلەوە ئەگەر ئەوێت خەمەکانی ئەم کارتە چارەسەر بێت ئەگەر نیەتی هەیە وەکو کاک دوکتۆر باسی کرد نیەت ئیرادە هەبیت زۆر ئاسانە وزارەتی تەندروستی دەتوانی بە پلانێکی توکمە بە جددیەت سیستەمی تەندروستی چاک بکات بەڵام بە شەرتێک جددیەت ڕاستگویی و یەکسانی هەبیت هەم یەکسانی بۆ کارمەندانی تەندروستی لە پزیشکە و پەرستار و هەموو ئەوانی ئەوانش گلەی خۆیانیان هەیە ئەڵێت هەموو خەڵک کاتێک پزیشکێک دێت بۆ چارەسەر دەستخۆشی لەکە بەڵام پێیان وایە ئێمە ناچارینەوە کارە بکەین لە کاتێکە پزیشک و کارمەندانی تەندروستی ئەو ستافەی لەگەڵیا کار ئەکات نەک لە بەردەستی کار ئەکات دوو تای تەرازوویەکن پێکەوە ئەتوانن شتێک بڵێم مەفهومی یان چەمکی تیم وۆرکینگ پێکەوە کارکردن کە زۆر مهمە لێرەدا نییە سپاس دەکەم دکتۆر ئێوە زۆر قسەی تریشمان ماوە ناتوانین زۆر بە کورتی بێ ئەگەر بتوانی ئاماژەی پێبی فەرموو یەکی تر لە یەکسانی لە پێشکەشکردنی خزمەت گوزاری تەندروستی بۆ هاوڵاتیانە بۆچی خەڵکی گوندی من ناحیەی من کە لە پیرانە 2 ساعت و 3 ساعت لە هەولێر دوورە بۆ نەخۆشیەکی بەسی دەبی بێتێرە نە دکتۆری ددانیان هەیە نە دکتۆری ئافرەتانیان یەک پزیشکی ئەویش عەرەبە لە جنوبەوە هاتیە لەوێ دانیشتە خانووی گرتووە بۆچی ئەو یەکسانیە هەبی لە جۆری خزمەت دکتۆر من ماوەی ڕابردوو پاسی یادگارم بردە زاخۆ لە زاخۆ پێیان وتم لە یەکێک لە گوندەکان چەندین خانم و ئافرەتی دووگیان تا گەێنراونەتە سنتەری شارەکان گیانیان لەدەستداوە و ڕەنگە چەندین پزیشکی پسپۆری ئەو بوارە شەبێت لە شارەکان هەر کاریشی دەست نەکەوێت سپاس دەکەم دکتۆریەوە لە بواری حکومڕانی تەندروستی پێم باشە قسەیەک لەسەر 4-5 ساڵی وەزارەتی تەندروستی بکەن تا چەندە سەرکەوتوو بوون و تا چەند دەتوانیویانە ئەو بەڵێنانەی داویانە جێبەجێ بکەن بۆ نمونە من لێدوانی 2015 وەزیری تەندروستیم هەیە باسی ریفۆرمی ڕیشەیی ئەکات چارەسەری ڕیشەیی ئەکات ئەڵێت یەکێک لەو چارەسارانە بۆ نمونە بیمەی تەندروستیە جیاکردنەوەی کەرتی تەندروستی و گشتیە نەک گیانەکرایەوە زۆر زیاتر تێکەڵ بوو بیمەش بوو بە قیتارەکە هەر نەگەشت سەرتا دەمێ ئاماژە بە زیادکردنی بودجە بدەم لە تەواوی زانستی حکومڕانی تەندروستی شوێنەکەم نەخیندیتەوە کە برێ باشترکردنی سیستەمی تەندروستی پەیوەستە بە زیادکردنی بودجەی تەندروستی باش بۆچی دکتۆر بێسون ئاماژەی پێکرد زیادکردنی بودجە دەکرێت بەبێ زیادکردنی بودجە لە ڕێگەی ئفیشنسی کەمکردنەوەی بەهەدەردان ئەگەرە تو بێت و بودجەکی مەفتوحت لە بندەستبی و کارمەندی ژمارەی زۆرت لە بندەستبی ئیدارەدانی سیستەم هیچ زانستێکی ناوێ باش لۆیە و خاڵەکی دیکەش ئەمە ئەگەر وەزارەتی تەندروستی یان سیستەمی تەندروستی بە سیستەمێکی کۆن و پڕکەلێن دابنین سەرەتا پێویستە بە داتایەکی بابەتی بە توێژینەوە کلێنەکان دەستنیشان بکەین ئەوەی ئێمە ئاماژە پێ دەکەین هەموو زیاتر خۆی دەبینیتەوە لە ڕەئی و بۆ چوونی کەسی باشە ئەرکی توێژەرەکان چیە لەم بوارەیە خۆیمە توێژەرمانەیە لەو بوارەیە چیە توێژەرمان کەمە لەم بوارە زیاتر لە توێژینەوە لە ئیشوکاری حکوومەت لە شێوەی وایت پیپەر دەکرێت لە جیهاندا وایت پیپەر عادەتەن 6 مانجی پێدەچی و
کۆمەڵێک پسپۆری جیاجیا لە خۆ دەگریت تەنیا پزیشک ناچووکە ئێمە وەزارەتی پزیشکیمانە وەزارەتی تەندروستیمانێ تەندروستیش زۆر بوارەوەترەوە فراوانترا دەبێت بواری پسپۆرانی یاسادانان و ئابووری ناسان و پەرستاران و ئیداریەکان و پزیشکان بەشدار بن لە لێژنەیەک کە بۆ ماوەی 6 مانگ بە داتای بابەتی بیدایەت کۆکردنەوەی داتا توێژینەوە لەسەر داتای بابەتی شەرنی ئەو داتایە تەواو بە توێژینەوەیکی ئەکادمی بینە وایت پیپەر لە شێوەی 6 مانگ و توێژینەوەیکی کورد دەتانی بڕەخسێ بۆیە ئەمە پێویستە بیدایەت تەشخیصی کلێنەکان بە شێوەی داتای بابەتی بکەین اینجا بینە سەر دەستنیشانکردنیان من بە حکمی پسپۆر یەکەم هەر لەم بەرنمەیەش کۆمەڵێک کلێنی زۆر دەستنیشان کراون بەڵێ من بە حکمی پسپۆر یەکەم من دراسم بۆ کابینی ڕابردوش کردووە و پێشنیاری کابینی داهاتووشم هەیە و چەند مانگێک ئیشم لەسەر کردووە من نامەوێت زیاتر بسمە سەر کابینی ڕابردوو دەمەوێت پێشنیارەکان بخەمە ڕوو بۆ سەر کابینی داهاتوو باش یەکەم هەنگاو ئەگەر بمانەوێت تەوان دوو ڕێگات لێ پێشە هەندێک ڕێگا بنەڕەتی و ڕیشەیە هەندێک ڕێگاش هەنووکەیە و دەکرێت لە ئێستاوە دەستیان لەسەر بکرێت یەکەمیان دەبی ئەمە لە کوردستان لۆ سیستەمی تەندروستی فەلسەفە و سیاسەتێکی معەنمان هەبێت بە یاسا ڕێک بخرێ هەیە بەڵام فەلسەفە و استراتیژە نیە دکتۆر یەکەمیان دەستورمانە ئێمە دەستورمان جارێ بەس ڕەشنووسە دەبی لە دەستور جێ بکرێتەوە دوایە بە یاسای پەرلەمانی و دوای بەڕێنمایی حکوومەت ئەمە کۆمەڵێک شتی سیاسیشی تێدایە بەڵام ئەمە دەبێ فەلسەفە و سیاسەتی سیستەمی تەندروستی دیار بکرێت دوای ئەوە زیاتر لە دەستوریش دێ دەکرێتەوە یاساکانی پەرلەمان و ڕێنمایی حکوومەت یاسای مافی نەخۆش و زانیاری نەخۆش یاسای هەڵی تەندروستی کە نیتمان یاسای زیاکردنەوەی کەرتی گشتی و کەرتی تایبەت یاسای دانانی سنتەری توێژینەوەی نیشتیمانی یاسای بەکارهێنانی تەکنۆلۆژیای تەندروستی و یاسای تۆماری حاڵەتە نەخوازراوەکان لە هەموو سنتەر و دام و دەستگا پزیشکەکان و لە هەمان کاتدا ڕێگریکردن و کەمکردنەوەی ئەو دیاریدەهێنوکەیانی کە لە کابینی ڕابردوودا هەبووە بۆ نمونە پەیوەندی ناشەرعی و نائەخلاقی پزیشکان و کۆمەڵی کەسانی ناوپزیشکی لەگەڵ تاقیگە و لەگەڵ شوێنی دکتۆر دیسانەوە ئەیڵێم چونکە لە ماوەی ڕابردوو پزیشکە بەڕێزەکانی کوردستان ئەوانەی بەڕاستی کار بۆ پیشە ئەکەن بە ئەخلاق ئیش ئەکەن دڵسۆزانە ئیشەکەن خزمەتی هاوڵاتیەکەن بریندار کران چکە بە گشتی قسەیان لەسەر کرا بەشایەتی هەمووتان من بە گشتی قسە ناکەم بەڵام من مندوب هەیە پێی وتوم پزیشک گوتوویەتی بۆ ئەوەی ئەوەندە پارچەی دەرمانێکت بۆ سەرف بکەم پێویستم بە لێنزێکی کامێرایە بەم مواسەفاتە پێویستم بەوەیە بڕۆم گەشتی فلانە وڵات بکەم پێویستم بە تکتی فڕۆکەی فلانە وڵاتە ئەمە ئەخلاقە ئەمە ئەخلاقیەتی ئەو سوێندەیە کە ئەی خۆن کاتێ دەرەچن و تەخەڕجەکەن زۆر بە کورتی بەڵێ حتمما من نامێ بە گشتی باس من پێش طبعا دکتۆری باخلاق و ڕێکوپێک ڕەنگە زۆری نەبێت من پێش بەڵام دیاریدەیە ئەمەی کە دەرێم دیاریدەیە پەیوەندی نێوان کۆمپانیەکان و پزیشک و دیاریدەیە پەیوەندی نێوان پزیشک و تاقیگەکان نێوان پزیشک و ئەو شوێنانی شوێنی ئەشعاگرتن دەرمانخانە دیاریدەیە بڕۆ لەو دەرمانخانەیە بیکڕە هەر ئێستا بۆم بێنەوە بەڵێ ئەمە دیاریدەیەکەوە ئینکاری لێ ناکرێت و دیاریدەی هەبوونی ئایادەی لاکۆڵان ئەمەش دیاری ئەوەش دیسان پێوەستە بە وەسفە وەزیفەکەەوە کە بۆ نمونە ئەوەی لە لاکۆڵان ئەرکی ئیشی ئەو نییە ڕەنگە ئیشی ئەو تەنا دەرزی لێدان و تەداویەک بێ بەڵام ئەچی دۆخی خۆتی بۆ ڕوونەکەیتەوە دەرمانیشت بۆ نووسێت دەرزیشت لێدا و هەندێک جار پێتەڵێ دووست بەیوەرەوە بزان دۆخەکە چەند چۆتە پێشەوە یا چەند خراپ بووە ئەبێ ئەمەش چارە سەر بکرێت حتمما دەبیەوە ڕەنگە هەوڵیشی لۆ درابی ئەگەر زۆر بە کورتی بێ بۆی کاتی هاوڕەکانیشتان بڵێ و هێنانەکایی بیمەی تەندروستی لە کابینەی داهاتوودا پێویست ئامادەکاری بکرێ دینگەکانی بیمەی تەندروستی چونکە بیمەی تەندروستی هەر ئەوە ئاسان نییە بینێ ناو سیستەمی تەندروستی پێویستە بە کۆدکردن و بەستان دەرکردن و کۆمەڵێک هەنگاوی پێشوەختە هەیە پێش بیمەی تەندروستی و هەنگاوەکی دیکەش دانانی سیستەمی متمانە پێدان ئەکریدیتیشن و سیستەمی کۆدینگ و سیستەمی ستاندرایزیشن
و ڕێگریکردن لە کۆچکردنی پزیشکانی گەنج لە دەرەوەی وڵات و کردنەوەی ژمارەی پزیشکان و خاڵەکی هەرە گرنگیش هێنانی تەکنۆلۆجیای تەندروستی بۆ ناو سیستەمی تەندروستی و ترینینیش لەگەڵە و ترینینیش مۆڵەتدانی دکتۆر پێشکەوت پێشنیازەکانی خۆی باس کرد بەڵام دواتری ئەوش پێشنیازەکانی خۆتان باسەکەن فەرموو خۆت بناسێنە و قسەکانی خۆت بکە. سۆز عەبدوڵڵا بەس مایکەکە نزیکەیتەوە ببوورە. سۆز عەبدوڵڵا دووبلۆم لە تەکنیکی پزیشکی و قوتابی کۆلێژی پەرستاری. باش دەستخۆش کاکە یادگار بۆ ڕێخستنی ئەم بەرنامەیە ئێمە لە خزمەت ئەمە هەر هەمومان گلەیمان لە سیستەمی تەندروستی کرد. باش ئایا پرسیارێکم لە حکوومەت ئەوەیە ئایا ئەو کەسە پرۆفشناڵانەمان لەکوێ چەند ساڵە ئەو سیستەمان لە ئەوها بە هەدەردا ئەو پارە زۆرە لە سیستەمی تەندروستی سەرف کرایە چی لێ هات؟ چکە پارە و توانە مرۆیەکەشیان لە بەردەست بۆ دەسەڵاتیشیان لە بەردەست بۆ وەکو وەزارەت ئێمەش پرسیارەکەمانەوەیە بۆ نەیان کردووە بۆ نەیان کردو ئەمە با هەموو شتەکان نەیەخینە سەر یەخەی حکوومەت دایتی پارەکە وەرگیرایە پارەکە ئایا پارەکە چی لێ هاتیە؟ ئەو علامە تعجوبە و ئیسیفهامە لەسەر کەسە پرۆفشناڵەکان باش ئایا ئێمە هەمومان وەکو سلکی تەندروستی گوتمان سیستەم یعنی 27 ساڵ چانەکرێتن ئەدی بە تەمای چین پێویستە هەم مێدوایڤ مامان هەمیش پزیشکی خێزانی یعنی بکرێتە سیستەمەکی جوان تۆکمە پێ بکرێتن لە کابینەی نوێ بۆ ئەوەی ئەو پزیشکە ئەخسایانش ئەوەن دەماندی نابن ئەتۆگەر پزیشکم هەبوو ئەمن ئەگە مێدوایفەکەم هەبوو ئەمن ئەوەن دەماندی نابم لەگە طبیب ئەخسایەکی ئەرکەکان دابەشە بێت زۆر سپاسەکەم بچینە ڕیزی دووەم ئەخۆن کاگیاتگار بەنسبەت ئەوەی پەرلەمان ڕجاءن یعنی حەزم لێ ینی ئەمە ئێستا سندیکامان هەیە بەڕێوەبەراتیمان هەیە وەزارەتمان هەیە وەزارەت یعنی یەکسەر قەفەزاتی جاروەیە لێ دەداتن لەسەر کەرتی تەندروستی باش ئەمە ئێستا سندیکامان هەیە پێویستە ئەو ئیشانە بە سندیکە بەڕێزکە بڕواتن ئەوانە ئەو ئەغڵاتانەیە کەوا دەکە حکوومەت هەرز بینی حکوومەت چێ ئێمە ئەتوو ئەوە خەڵکەکە ئەمن دەبینی دە لە حکوومەت ئەو حاڵی دەکە ئەگەر ئەمە غەڵەتە چی دەکەم لەسەر حکوومەت دەشتێتەوە سپاسانەکەم خاتون با بچێتە لای ئەو بەڕێزە ئەگەر هەستیتە سەر پێ عزێر نەبێ بۆی فەرمو ئیشەکات فەرمو من زەینەب جێوالی پەرسیاری زانکۆ وەک کێشە و داواکاری ڕێژەمان زۆر کەمە پەرستار زۆر کەمە ئەگەر وەک سیر بکەین دەبینی کە چەندی ساڵە دەرچوومان زۆرە لە 2015 و 16 تاوەکو ئێستا ساڵانە دەرچوو هەیە دانەمەزراون لە نەخۆشخانەکان وەک دەبینە خۆبەخش زۆرە گرێبەست زۆرە ئەگەر بکرا بە گرێبەستەکان هەر ناکرابانە ڕسمی ئەو دەرچوانە دابمەزرابان ئەو لۆدە زۆرە نەدەما چی بەنسبەت خۆبەخشەکانەوە پێ دوایە خۆبەخشەکان بکرێن بە گرێبەست و گرێبەستەکان بکرێن بە هەمیشەی کێشەکان خۆی کوالیتی خراپە وەک دەزانین ئەو کارمەندانە چەندین ساڵەکە تەواویان کردیە دەورەتیان لە بۆ نەکرایتەوە خولیان لە بۆ ناکرێت ڕاهێنانێک نییە هەر ئەوەی قەدیم کە فێر بوونە هەر ئەوەی ئێستا پەیڕەوی دەکەن ئەو کۆلێژی پەرستاری وەک دەزانین کە چەند ساڵە تەواویان کردی و دامەزراندن ڕاوەستایە نەخۆش زۆرە ئەگەر بکرا باش شتێکی تریش میدیایکی تایبەت هەبا بۆ ڕۆشنبیرکردنی کۆمەڵگا چ لە سوۆشیال میدیا بە چ لە تەلەڤیزیۆنێک بە چوزانم بێڕێزیمان زۆر بەرامبەر دەکرێت چۆن نەخۆشە کە دێتن بۆ نمونە ئیشەکەی لە لایە منیە کە بەڕێی دەکەی دەڵێ لایە منیە منەتیشی پێنیە ئەگەر لە بۆی بکەیت جاروان منەتی پێنیە لە بۆی ناکەی هەرش دەکاتە سەر قسەت پێ دەڵێ جنێو دەدا کەم و کوڕی خەستەخانە بەسەر ئێمەدا دەشکێتەوە سپاسانەکەم خاتون فەرموو من ناوم دکتۆر سۆران پزیشکی ددانم بەڵام لەبەر ئەم ماوەی چەند ساڵێکە کە ئێمە دامەزراندن نییە من ماوەی 4 ساڵ لە کەرتی تایبەت لە دەرمانیش دەکەم باشە بۆیە من نمونەیەکم لەوانە دایانی وەکو منیشەیە بەڵام چەند خاڵێکەیە کە من لە ناو بوارم حەزەکەم ینی بۆیە و بۆ هاوڵاتیان هەمویان ڕوون بێتەوە ڕاستی کەرتی دەرمان حالیان هەم بۆ بەرپرسان و هەم بۆ بازرگانی کەندی تەندروستی بووە بە شوێنی خۆ دەوڵەمەندکردن بە بەڵگەی ئەوەی یەکەم شت کە بازرگان ئەچێت ناچێت لەسەر تەندروستی نەخۆش هاوڵاتی کاڵاو پێداویستی تەندروستی بێنێ تەماشای بازار دەکات پێداویستیەک هەرزانە لە دەرەوەی وڵات چۆن زیاترین و زۆرترین قازانجی لێ دەکات بەو شێوەیە داخلی وڵاتی دەکات ئەگەر کێشەیەکی بۆ دروست بوو لە سنوور بۆ داخلکردن ئەوە زۆر ئاسانە بە بەرتیلێک داخلی دەکات بەڵگەت لایە بەڵێ بەڵگە زۆرە باش ئەوە یەکەمیان دومیشان مەسلەی وەکو دکتۆرە باسی کرد بەڕاستی دیڵات ئێمە وەکو کۆمپانیا ینی دەناڵین بەدەست لەگەڵ ڕێزم بەشێکی هەموو یوانیە بەڵام پزیشکان یەکەم قسە لەگەڵ تەکا لە پێشێکی ئەڵێ بۆ کام وڵاتمە بێ چیم بۆ ئەوکەی
هەتا گەشتۆ تەشتی زۆر گەورە شتکڕین و سیارە و ناوماڵ و تەنانەت داوای پزیشکی داوای کەواتەوەی من ئاماژەم پێدا تا لێنزی کامێراوە بزانم شتێکی زۆر بچووکم باس کردەوە بەتەکی دێمە ڕۆژانە کە سویچی ئۆتۆمبیلیش بە هەدیە درراوە بەڵێ هەیە بەتەکی تەیە ناوی سیانیمان لایە بەڵێ بەڵام گەشتۆتەوەی داوای تاخمی قەنەفەیە کە پزیشک لێمان نەیوت تۆ چنەوەیەک بێت وەڵاهی کۆمپانیاکەشی دیاری کرد بێت ینی بەڕاستی بۆ بە بازرگانی تەنانەت پزیشکەکانیش لەگەڵ ڕێزمدا ئەخلاقی پزیشکی واکەم بۆتە بازرگانی خۆدەوڵەمەندکرد لەسەر حسابی نەخۆش کێمە وەکو پزیشک بەڕاستی زۆر پێمان ناخۆش وەکو کۆمپانیا کاسی نەبینین پزیشێک لەو مستەوایە کە ڕۆژانە لەوانەیە 100 نەخۆشی هەبێت داهاتێکی زۆر باش چاوی لەوەیە بەو شێوازە نقطەی تریشەیە بە ئەوەش تاوە زۆر دکتۆر کۆمپۆزیشنی دەرمان ئێساوای لە هاتووە چێ بازرگان لە تورکیا کۆمپۆزیشنێک دروست دەکات بە پێی پێویستی بازارەکە دێنە داخلی بازارەکانی کوردستانێکە بێ ئەوە هیچ پێویستێکە بێ بەڵامە بینێ فلان پرۆدەکت لە بازاڕیمە باش سەرفە بێت وەکو سیستەمیش وەکو دکتۆرە باس کرد 100% لەگەڵی ما هیچ کێشەیەکمان نییە بە تایبەتی پرسیارەکەشم ئەوەیە لێرەمە بیکەم جیاکردنەوەی پزیشکی گشتی لەگەڵ بەشەکانی تر ئەوە چ گرنگی تێدایە بۆ وەزارەتی تەندروستی یعنی ئێمە ماوەی 7 ساڵە خوێنین ئەوە من ماوەی 4 ساڵە لە توانای پزیشکی دانم کەم بۆتەوە لە بوارێکی تردایش لە بوارێکی ترە حکوومەت مەصرفی لە من کردووە باشە بۆچی ئێستا پلانێکمان بۆدانن هە لەگەڵ ئەوەی سپاسانەکەم دکتۆر ئەگەرە و کاکەیە فەرموو بارزان ڕسوول پزیشکی نیشتەجێ خولاو ئەم کاتتان باش وەکۆ دکتۆرە بەڕێزانە ئاماژیان بە شتێکی زۆر جواندا کەرتی تەندروستی بەردەوام لە نوێبوونەوە تەتەوڕە بەس ئەوە پێویستی بە پلان هەیە من دەمەوێت ئەوەی بزانم پلانی درێژخایان لە کەرتی تەندروستی هەمانە پلان درێژخایان بۆ 4 ساڵ نە کابینەیەک بڕوا و کابینێ دیێ بزر بێ نە ئەم پلانم دەوێت بۆ 10 ساڵ بێ 20 ساڵ بێ کابینە دوای کابینە وەزیر دوای وەزیر جێبەجێ بێ لەسەر ئەو پلانە من تاکی تەندروست و تێگەیشتون دەوێ بەم شێوێ هەم هاوڵاتی سوودمان دەبێ هەم دکتۆری سوودمان دەبێ هەمیش بەدەردانی سامانی گشتی کەم دەبێتەوە بە تایبەتی بودجە پێویست ناکە بودجێشی زەبەلەح تەرخام بکەی ئەو کاتی نەخۆش کەم نەخۆشی تێگەیشت و باسانی شەکانش دەڕۆ زۆر سپاس دکتۆر ماندوونە من دکتۆرە بڕاتە بێ کاتم نەماوە لە دکتۆرە لەبار لە دکتۆر مەخدیدەوە دەست پێ بکەم ویستی قسە بکات بەگشتی من زۆر کاتم نەماوە کاتی پێشنیازەکانە و ئەگەر کۆمنتێکتان من دەربارەی قسەکانی کاک دکتۆری ئەو برادرە باسی دەرمانی کە ڕاستەکە دکتۆر هەیە ئەو شتانە هەیە و شتێکی واقعی و لە واقع حادثە هەیە بەڵام واقعێکی تاڵ و ناخۆشە ئەمەش کەند دکتۆرێکی کەمە دکتۆرەکەش خۆیان دروستیان نەکردیا شەریکەکان خۆیان دروستیان کردیا شەریکانە دروستیان کرد دکتۆر دروستی نەکردیا لەبەرەوە من دکتۆرێکم ڕۆژانە دەمەندووی دەرمانی دێتەلام کە ڕێیان پێ نادەم کردیتمە ڕۆژانە دوو وەرگرم دێت بە خۆی داوای شت دەکات ئەو هات لۆ دەکەم ئەو هات لۆ دەکەم بەس زۆرمانی بنووسەکە من ئەوم ڕەفز کردیتەوە ئیغرات دەکات بەس ئەوە خەتای دکتۆری نییە خەتای شەریکاتە شەریکات باش شەریکات هەر 1000 عەرزیباتێت 1000 ئۆفەری بۆ بکا با قبوڵی نەکا ئەم پێتەڵم دکتۆر هەیە قبوڵی کردیە بەڵام زۆری دکتۆرش قبول ناکە بەڵام خەتایەکە هەر لە دکتۆر نییە بەڵام ئەگەر ئەو پزیشکە بە ڕێزانەی کەوتۆ ئاماژیان پێدەڵی ژماریان زۆر زیاترە لەوانەی کە ئەم ئۆفەرانە قبوڵەکەن ئەگەر ئەو پزیشکانەی دیکە ژمارەیان زۆر نەبووایە نەئەبوو بە بابەتی مێدیاکان بەدەیان جارە من لە 2011ەوە ئیش لەسەر کەرتی تەندروستی یەکەم لە بەرنامەی جیاوازە لە 2011 ئەم خەمە تا ئەم لەحزەیە باسەکرێ ئێستش نەمان بیستۆ کۆتایی هات کاک یادگار ئاسانە لەوانەیە لە 1000 کەس یەک خراپ بێ هەموو خراپ دەکات ئەو واقعیت پێ بڵێم ئەم ناڵێم نییە زۆرە و دکتۆرەکانیش دیارن چێژ دووسی کە دەخۆ شەریکات خۆیان دووسی دەکەن شەریکات ئەمە لەوانەیە لە 50 دکتۆری ENT 5-6 دکتۆری دەبن ئەو 5-6 دکتۆرە ناوی هەموو دکتۆرەکانی تێکدایە بەس خۆیان تەنها لە پێناوی ساختکردنەوەی دەرمانی خۆیان دەچن لەگەڵ دکتۆرەکەی ڕێک دەکەون و پارێک دەدەن و پێی بەنە دەرەوە و نازام سیارە و خانی و هەموو شتێکی ئەم ناڵێم نیە نکۆڵی لە واقعی ناکەم بەڵام خۆیان پێشنیازەکانت دکتۆر پێشنیازەکانم بۆ مەسەرەکەی بودجە کە باسییان کرد دکتۆر خاڵش گوێم لە بوتی بودجە دەمانەوێت زیاد بکرێت ئەگەر بودجە لە 150 بێ سەحا لەسەر ئەو پلانەوەتە پێم وابێ زۆرینە لێرە هاوڕان لەسەر ئەوەی کێشە بودجە نییە بەڵام ئەم یەک نمونەت بەڵکو کێشە ئیدارەدانی بودجە ئەم یەک نمونەت بۆ دێنەوە ساڵی 2014 پێشەوەی داعش بێ پارە ئێزگار زۆر بوو لە جیاتی حکومت پلان دابنێ بێ مستەشفای دروستکە پلانی استراتیژی هات لە مستەشفیات سێمی پرایڤێتی دانا سێمی پرایڤێتە دکتۆر عملیات بکە دوانی وەڕۆن دوای وەڕۆ حکومت پارێ دەدا مەلاین دۆلاری سەرف کرد باش لەم کابینەیە چی بکرێت بۆی خەمەکان چۆ خەمەکان ئەوەندە زۆرن لەو 3 ساڵ و 2 مانگەی بۆ ئەم حکوومەتە ماوە چونکە
ئەوە نۆمان دەمانوا تێپەڕێت حکوومەت پێک ناتوە لەو 3 ساڵ و 2 مانگەی ماوە فریاچنێکی شتەکە زەحمەت نییە دیسان پێ دەڵێم ئیرادە کەبی ئیرادەشی پاکە بێ بەڕاستی ریفۆرم لە سەحی بکە بێت سیستمی سەحی بگۆڕی زیاکردنەوەی پرایڤێت لە پەبلیک ئیحتیمامدان بە پەبلیک پەبلیک حکومی بەلاژ نەبێوکو ئێستاکە بەڵام هەر شتێک بەلاژ و تێک دەچێت پێم وایە تەتەوڕەکی ئێزگارەکەم دکتۆر حەمدیە ئەگەر قسەیەک لەسەر ڕاهێنان و گرنگی ڕاهێنان بکەیت و چکە ئاماژەیان پێدا لێرە و پێشنیازەکانتان ڕاهێنان بە شێوەیەکی گشتی دڵنیایی جۆری بەداخەوە لە وزارەتی تەندروستی جێ خۆی نەگرتووە بە ئیشی لەسەر نەکردووە دەمەوێت ئەوە بکەم ڕاهێنان زۆر گرنگە دائیمەن چۆن خەڵک پێویستی بە هوشیاری تەندروستی هەیە کارمەندانی تەندروستی پزیشکان و پەرستاران و مامانەکان ئەوانیش پێویستیان بە ئابدەیتی ڕۆژانە هەیە یان مانگانە هەیە یان ساڵانە هەیە ئەمن دێمە سەر پێشنیازەکان بەوەی وەخت نەگریم و هەندێک خاڵم نووسیوەت بە سەریعی دەخینمەوە ئینشاءالله کە هیوادارم ئیسفادە بکەین ئەوەلە وەکو کاریتۆری ویستن و ئیرادە زۆر مهمە ئەوە زۆر مهمە چونکە ئەگەر بتەوێ دەتوانی بیکەی بەڵام بەداخەوە نەمانویستووە دوو گرنگیدان بە لێهاتی و شارەزایی ئەو کەسانەی کە کاریان پێڕادەست پێدرن چ وەزیرە چ معاونەکانیان چ بەرەوەرە گشتیەکانن چ مدیر مستەشفا چ سەرۆکی پەرستەرانە با دەستێوەردانی حزبی و یان مزاجی جان هەندێک جارە لە حزبی دەردەچی شتەکە مزاجی و برادەراتی و ئیلاقاتە باواز لەوە بینین کەسی لێهاتوو شارەزا خیندەوار پسپۆر هەلبژێرین وەسەیەم شت گرنگیدان بە کوالیتی کار و چالاکیتەنە کوالیتیەکانمان ئەمە گرنگی پێبدەن کە بە هەمان پارە دەتوانین کوالیتێکی باش بکەین بەنسبەت پیشەی پەرستاری و مامانی چونکە زۆر کەسیش داوا لە منی کردووە کە ئەو قسانە بکەم چی بکەن کابینەی داوێت دانان و چاکسازی لە یاسا و ڕێسای هەردوو پیشە لە ئاستی پەرلەمانە حکوومەت لە وەزارەتدا بەڕاستی وەکو گۆتەنی هیچ یاسایەکمان بۆ پەرستار نییە گرنگیدان بە پیشەی پەرستاری مامانی لە سیاسەتی گشتی چاکسازی تەندروستی باوەڕ بکەم پەرستاری معنای چییە؟ معنای ئەوەیە کاتێک یەکەم پێشوازیکەری نەخۆش لە سیستەمی تەندروستی لە هەر دەستگای چ بنکە چ مستەشفا پەرستارە پەرستار ئەوڵوەری دەگیری پاشی دەچتە لای نەخۆش نەزڕی یەکەم و تێڕوانین و تێگەیشتنی یەکەم لەوێەوە دەست پێەکە لەبەر ئەوە کە پەرستاریمان خراپە لۆیە خەڵکانی ئێمەش کە دەچی لە کاک دکتۆر ئیسیفادە دەکات سوودیشی لێ دەبینی بەڵام چونکو بە ڕوویەکی گەشت پێشوازی نەکرایە و بەڕێ نەکرایە دوایی ئەوە ناکرێت دروستکردن و ڕاهێنان و بەهێزکردنی پەرستارانی خاوەن زانست و توانا بۆ ڕابەری و بەڕێوەبردن پێداچوونەوە بە هەیکەلی ڕێکخستن و بەرەبردننی هەردوو پیشە دانانی کەسانی شارەزا و خاوەن ئەزمون و بڕوانامە بەرز و بیرۆکە لە ناوەندی بڕیاردان ناکرێت خەریجێکی مەدرسەی پەرستاری ئێستاش خاوەن بڕیار زۆر سپاس دەکەم دکتۆرە کاتم تەواو بۆ بڕواتە بێ ئەوە یەکێ لە کۆمنتەکان هاتبووی بۆچی هەموو کابینەیەک وەزیرەکار پیاوێکە با ئەم جارە وەزیرێکی ئافرەت بێبات ئەوش تاقی بکەینەوە بەڵکو گۆڕانکاری بکات دکتۆر کاتم زۆر کەمە پێشنیازەکانتان پێشنیازەکانم بۆ کابینینەوە و ئێستا کەرتی تەندروستی هەندێک کێشەی سەرەکی هەیە و هەندێک هەڕەشەی سەرەکی لەسەریتی کابینینەوە پێویستە تەرکیزیان لەسەر بکات کێشە سەرەکیەکان فرامۆشکردنیەتی وەکو بەشبەشێنە بیداتە ئەو مەکتەب سیاسی و ئەندامی فلانەوەوانە بەڕاستی دەی بیداتە کەسێکی کە شایەنە دوو ئێستا دەسەڵاتی سیاسی بە وەزیر نادرێت دەبی دەسەڵاتی سیاسی پێ بدرێ و خەڵک نتوانی بەرامبەری ڕاوستیتەوە بە تەلەفۆن تهدیدیەوە ینی دەبی دەسەڵاتێکی سیاسی بە وەزیر بدرێ داوای گۆڕانکاری لێ بکرێت داوای گۆڕانکاری سیستەمی تەندروستی لێ بکرێت لە کابینەکەی خۆی نەک خەریکی مشکلەی مەرکەز سەحیەک بی لە وڵاتچۆلان و لە نازانم چێندەر سربەخۆی بدرێتە مستەشفایەکان کە ئێستایی سربەخۆینە ئەو مەرکزیەتە نەمینێ باسی داتا و ئامارت کرد داتا و ئامار بەڕاستی هیچ معنایەکیان نییە لێرە لە ناو سیستەمیمە بۆ نمونە ئایا نەخۆش چەند ڕەزامەندە لەو سرویسی پێشکەشی دەکرێت ئایا چەند باش پێیشی پێ ناکرێت هیچ لەبەرەوەی ئەسڵن ئەو داتایە کۆ ناکرێتەوە بەس داتایەوە کۆ دەکرێتەوە 10,000 کەسمان دیت لە ڕاوێژکاری سەرەکیەکانی سەر کەرتی تەندروستیش بەڕاستی یەک دوو شتە مهمترینیان متمانەنەمانی خەڵکە بۆ خزمەتگوزاریانە گەندەڵیە بەڕاستی گەندەڵی هەڕەشەکی گەورەیە لەسەر هەتا ئەو چارانەی کە دەمانوێت لە سپاسانەکەم دکتۆر دێمە لایەن پزیشکە بەڕێزە خۆی بێدەنگ کرده بوو منیش خەریک بیرم بچێتەوە ڕایتەوە وەرگرم کورت و پوخت قسەکان بکەی سپاس دەکەم من خەرمان ئۆسمان پزیشکی ددانم من وەکو پزیشکێکی ددان خەریجی 2015 لە یەکەمەکانیش بووم بڵێەوە کێشەی یەکەمەکانی 2015 هەموو ئەو
دەرچوانەی بەشی تەندروستی بەشی پزیشکی مەعەدا کۆلیژی پزیشکی چکە ئەوان هەرکە تەخەڕوج دەکەن دوای چەند مانگێک دادەمەزرێن و ئیشی خۆیان دەکەن. دووش من وەکو پزیشکێکی ددان ئەگەر بمەوێ نۆرینگەی تایبەتی خۆم کەمەوە کاک یادگار دەبێ تەئیدی وەزارەتی سەحەم هەبێ. تەئیدی وەزارەتی سەحە بۆ پزیشکی ددان دەبێ ببێتە GP ئەوجا دەتوانێت نۆرینگەی تایبەتی خۆی بکاتەوە. GPش بەچی ینی دکتۆر لە ژێر ئەو ناونیشانە دەبێت یەکەم ساڵی ناوشار داوامی خۆی تەواو بکات و 2 ساڵی ئەطرافیش تەواو بکە ئەوجا دەتوانێت ئەوە بکە. ئێمە لەبەر ئەوەی کە دانەمەزراوین بۆمان نییە نۆرینگەی تایبەتی خۆمان بکەینەوە و هەموو ئەوانەی کە کراونەتەوە واتە لە هەموو ڕوویەکەوە دەرگاکانتان لێدا خراوە کە گەشە بکەن. ناساییە و بخۆیان کردویانەوە. سپاسانەکەم ماندوو نەبن پێشنیازەکانتان زۆر بە کورتی و پوختی. خۆی ئەو یاسانەی کە هەن بەڕاستی بۆ دانراوە کە ئاسانکاری بۆ هاوڵاتیان بکات بەڵام ئەو ئێستا دەگوزارێ ینی ئێمە خۆمان لەگەڵ یاساکە دەگونجێنین لە جێ ئەو یاساکە بۆ خەڵک بگونجێنرێ ینی بۆ نمونە دکتۆرە باسی ئەوەی کرد ئێمە سەدان دەرچووی پزیشکی دەرمانسازی یا پزیشکی ددانیان پەرستاریە هە بەشێکی ترمان هەیە دانەمەزرێن لە کاتێکدا لە زۆر شوێن پێویستیمان پێیان هەیە بۆ نمونە ئێمە دەستگایەکمان هەیە دەستگای KMCA کە بەرپرسە لە پشکنین و کۆنتترۆلکردنی دەرمان پێویستە ئێمە ینی من لە نزیکەوە ئاگادارم هەموو ئەو پزیشکە دەرمان سازانەی کە تەخەڕوجیان کردووە ئەم دەستگایە پێویستی پێیان هەیە بەڵام بەهۆی ئەوەی کە پابندبوون بە یاساکانەوە بەهۆی ئەوەی کە سربەخۆنیە لە ئیدارەدان نەیانتوانیوە سوود لەوانە وەرگن پێشنیارەکان چین دەستگای KMCA کە بەرپرسە لە پشکنینی دەرمان پێویستە بەڕاستی ئەو خاڵە بەهێزەکانی بەهێزتر بکرێت و لە پاڵ ئەوە ئەو کەم و کوڕیانەی کە هەیەی چارەسەر بکرێت و جگەلەوە هەروەکو چۆن نەخۆشخانەیەک کێشە ئێوە هەیە کە کەرتی گشتی و کەرتی تایبەت تێکەڵە و کارمەندەکە ڕەنگە ئیسیفادە بکە یا پزیشکەکە یان هەر کەسێک بە هەمان شێوە لە دەستگای KMCA ئەو کێشەمان هەیە بۆیە پێویستیمان بە جیاکردنەوەی ئەو دوو کەرتە هەیە بۆ ئەوی هەم کاتی دەوامەکە زیاتر بکەین زۆرترین با بڵێن باچی دەرمان بپشکندرێت زۆرترین دەرمان بتوانرێت هاوردە بکرێت ڕایکردنی مامەڵی کۆمپانیەکان بە خێراترین کات بەڕێ بکرێت و لە پاڵ ئەوە بەڕاستی کۆنتترۆلکردنی نرخی دەرمان کۆنتترۆلکردنی کووالیتی دەرمان پاستانەکەم دکتۆر کورت و پخت کاکیاتگار لە جیهانی ئێستادا بەهۆی گۆڕانکاری بەردەوام لە ویست و پێویستی هاوڵاتی و لە زیادبوونی ڕێژەی تەمەن و زیادبوونی ڕێژەی نەخۆشی درێژخایەن و دۆخی ئابووری سیاسی ئالۆز وای لە سیستەمی تەندروستی هەر وڵاتێک کردیە کە لە ژێر پاڵەپۆستەیەکی یەکجار زۆر دابێ لۆی بگاتە پێشببینی هاوڵاتیان ئێمە پێویستیمان بە کۆمەڵێک پسپۆریە لۆی بتوانین ئەو سیستەم بەرە و پێشبێنیان گۆڕانکاری بنەڕەتی تێدا بکرێت هەندێکی ناوخۆییمان هەیە دەکرێت هەندێکی لە دەرەوەی وڵاتیش هەر لە کوردەکانی خۆمان لە دەرەوەی وڵاتیان پسپۆرانی بیانی بەشدار بن لە گۆڕانکاری بنەڕەتی وەکو health management health administration health system analysis health policy health care finance کۆمەڵێک بواری ئێستان کە لە دنیادا تەنیا بە پزیشک و پەرستاران ناکرێت دەبی کۆمەڵێک پسپۆری دیکەی تێدا بێلۆی گۆڕانکاری بنەڕەتی بکرێ من ئاماژەم بە پێشنیارە درێژخایەنەکاندا بنەڕەتەکاندا بەڵام پێشنیارەکان دێمەسەری پێم باشە لە 6 مانجی یەکەمیان لە ساڵی یەکەم سنتەری توێژینەوە و هەڵسەنگاندن و ئامار دابدرێ لەوانەیە لە دەسەڵاتی وەزارەتی تەندروستی بی لە سنتەرێکی ئاوا دابنێ سنتەری ئامار و توێژینەوە و هەڵسەنگاندن سنتەری خزمەت گوزاری نەخۆش لە هەموو شارەکان دابدرێ و لە هەموو نەخۆشخانەکان لقی هەبێ لۆی ڕێنیشاندەری نەخۆشەکانی هاوڵاتیەکانی ئەو شارە بێ لە کاتی هەبوونی نەخۆشی چۆن لە پرایمەری کێرەوە یان لە خزمەت گوزاری سەرەتایی و کامە نەخۆشخانە هەڵبژێرێ ئەو سنتەری تەکنەلۆژیای تەندروستی زانیاری تەندروستی دابدرێ لۆی زۆر ئێمە زۆر تاخیرین زۆر درەنگی ئێستا بەڵام ئێستاش دەست پێ بکرێ لە هینانی تەکنۆلۆژیای تەندروستی ئێمە هەتا ئێستا وەزارەتی تەندروستی ماڵپەڕی ئەلکترۆنی نییە کەچی لەوانەیە ئێستا ڕێبەر و گایدێک نییە بۆی بزانی لە شارێک ئەگەر پێویستت بە پزیشکێکی دیاریکراو بوو لە بوارێکی دیاریکراو لەکوێ دەست دەکەوێت ڕەنگە دوکانێک لە دەرەوەی وڵات ماڵپەڕی خۆی هەبی کەچی وەزارەتی تەندروستیمان ماڵپەڕی خۆیانەکەم دکتۆر زۆر سپاس بۆ دکتۆر کۆچەر دکتۆر ڕێبین دکتۆر حەمدیە دکتۆر مەغدی دکتۆر بێستون من دڵنیام زۆر شتی ترتانە بوو باسی بکەن بەڵام کات هەریەندا و کار بوو و زۆر خەمی گەورەمان باس کردووە زۆر سپاسی ئەم پزیشک و هاوڕێ بەڕێزانە شەکەم کە ئەم شەو لێرە حزوریان هەبوو
بێگومان قسەکانی ئێوەش بەرنمەکەی زۆر زیاتر دەوڵەمەند کرد ماندوو نەبن سوپاس بۆ هاوکارانم لە شارە جیاوازەکانەوە بەڵێ بینەرانی ئەزیز بەنسبەت بەرنمەی کابینەی نوێیەمەوە پێشنیازانەی بۆ کابینەی نوێم دەیکات بەبێ ئەوەی چاوەڕوانیەکانی خەڵکیش زۆر بەرز بکرێنەوە ئەمە خەلەل و کەم و کوڕیەکان بوو بڕواتانە بێ من کۆمنتم بۆ هاتووە لە بەرنمەی کوردستان 24 باس کراوە دەرمان هەبووە بە 125,000 کردراوە دواتر هەمان دەرمان کواڵەتی باشتریش بە 25,000 نەخۆشەکە دەستی کەوتووە خەلەلەکان زۆرن من لێرە ئەم بەرنمەیە ڕاگرم تا بەرنمەیەکی دیکەی کابینەی نۆیەم ڕێزی یادگارفایق و تەواوی ستافەکەم قوبوڵ بکەن ئێوە و کوردستان هەمیشە لە ئەمانەتی خوادابن خواگەدارتان.